بەناوی خوای بەخشندەی مێرەبان بینەرە عزیزەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەر کوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. سوپاس و ستایش بۆ خوای گەورە کە عمری ئەمانەتی پێبەخشین جارێکی تر لە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست دابین. درود و سڵاوی خوا بڕژێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری پێشەوا و نوری چاومان حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ئومێد دەکەین نوێژ و تاعەت و عیبادەت و شەو نوێژ و ڕۆژووی هەموو لایەک قبوڵ و وەرگیراو بێ و خوای گەورە بیکاتەمایی ئارامی دەروون و پاکبوونەوەی خێزان و کۆمەڵگەکەمان لە هەموو کردارە خراپەکان و شتەنەشیاوەکان. ئومێد دەکەین بەرگەو بابەتی ئەم ڕۆژمانجی ڕەزامەندی خوای گەورە و ئێوەی عزیز و خۆشەویست بێ. سبەینێ هەینی کۆتا هەمین هەینی مانگی پیرۆزی ڕەمەزانە و لە ساڵی 1970 دیاری کراوە بە ڕۆژی جیهانی بۆ پارێزگاریکردن و گرنگیدان بە کێشەی ڕەوای قودس کە یەکەمین ڕووگەی موسڵمانانە. هەروەها ئەمە دەکەینە تەوەری یەکەمی بەرنامەکەمان. تەوەری دووەمیش پاراستنی پایەکانی خێزان و باسکردن لەو کێشە و هەڕەشانی کە بەردەوام ڕوبەڕووی خێزانی کوردی و کۆمەڵگەی کوردی دەبنەوە. بەرگەی سێمی بەرنامەکەشمان بریتە لە بەرگەی کابانی ماڵ کە ڕۆژانە خات و فەزیل لە جەمال بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی پێشکەشتانی دەکات لەگەڵ کۆمەڵێ راپۆرت و زانیاری و ڤیددیۆکانی ئێوە کە بەرگەی ئەمڕۆشی پێدەڕازێنینەوە و بەر لە هەرشت دەچینە لای مێژوە گرنگەکانی ئەمڕۆمان. 35 ساڵی 634 لە درێژەی پاکردنەوە و ڕزگارکاری نیوە دوورگەی عەرەبی و گەیاندنی دەسەڵاتی پڕ لە دادی ئیسلام بەرەو نیوە دوورگەی عەرەبی و دەرنان و سەڕینەوەی ئاسەواری خراپ و پڕلاستەمی خاچپەرستەکان و لابردنی کۆیلایەتی و باج و سەرانی بێڕەحم لەسەر خەڵکەکەی لەلایەن خاچپەرستانەوە سوپای ئیسلام ڕۆمەکانیان لە شام شکاند و فەتحی شاری بوسڕایان کرد و خستیانە سەر قەڵەمڕەوی ئیسلام و پێشەوە ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێت و بەو ڕزگارکردن و سەرکەوتنە شکۆ و ناوبانگی ئیسلام و سوپاکەی زیاتر بەجیاندا بڵاو بوویەوە و ترس و بیمی زیاتریشی خستە دڵی نەیارانیەوە چونکە شاری بوسڕا لەو کاتە گرنگیەکی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی هەبوو. 35 ساڵی 1431 بەهۆی زوڵم و ستەم و نادادی کەنیسە و پاپە بەرامبەر بە پێشکەوتن خوازان و زانست خوازان و هەوڵدان بۆ هێشتنەوەی خەڵکی لە نەزانی و زۆنگاوی تاریکی و بە گەمژەی دواکەوتنی کەنیسە و پاپە جاندارک دوای دادگاییکردنێکی ڕواڵەتیانە بە بەرچاوی خەڵکەوە گەڕی تێبەردرا و سووتێنرا. 35 ساڵی 1926 ڕاگەیاندنی دەوڵەتی عەلمانی تورکیا بە فەرمی لەلایەن مستەفا کەمال ئاتاتورکەوە و ڕایگەیاند بە یەکجاری و لە ڕێگوڕیشەوە کۆتاییمان بە ئیسلام هێنا و جارێکی تر گوێبیستی قورئان و بانگی عەرەبی نابین و پێویستە گەلی تورکیا پێشکەوتوانە بیر بکەنەوە و دوای کۆنەپەرستی نەکەون. ئەوەش تەنها بۆ ڕازیکردنی دۆستە ئەوروپیەکانی بوو، بەڵام هێشتا نیو سەدەی بەسەردا تێپەڕ نەبوو بوو کە عەدنان مەندەریز ئیسلامی پیرۆزی هێنایەوە بۆ سەر شانۆی ژیان لە تورکیادا و تورکیای بردەوە بۆ سەر ئەو ڕێڕەوەی کە خەڵک دەیویست کە بریتی بوو لە ئەخلاق و بەهای بەرزی ئیسلامی و جلوبەرگ و هێما و سیمای ئیسلامی و خەونەکەی کەمال ئەتاتورکی لە گۆڕنا و لە ئێستادا ئەڵمانیەکانی تورکیا و شوێنکەوتوان و دار و دەستەکەی مستەفا کەمال ئەتاتورک زۆر نام و کەم و دوابڕە و ناشرینن لە تورکیادا و چەند کورسێکی کەمی پەرلەمانیان هەیە. 35 ساڵی 2015 بە بەشداری 706 ئەندام کۆنگرەی سێیەمی کۆمەڵی ئیسلامی لە شاری هەولێر بەسترا. لە کەشێکی ئارام و دوور لە مقۆ کۆنگرەی سێیەمی کۆمەڵی ئیسلامی بە سەرکەوتووی بەسرا و ماوەی 2 ڕۆژ بەردەوام بوو کارەکانی بەڕێوەچوون. لەو کۆنگرەیەدا جەنابی مامۆستا عەلی باپیر بە ئەمیری کۆمەڵی ئیسلامی هەڵبژێردرایەوە. ئازیزان و خۆشەویستانم، هاوکارم پەیامنێرمان جەلال جەباری لە شاری چەمچەماڵەوە راپۆرتێکی بۆ ئامادەکردین لەسەر هۆشیارکردنەوەی خەڵک بە تایبەت لە بواری تەندروستی لە ڕێی مزگەوتەکانە تا چەند پێویستە هۆشیاری و ڕێنمایی تەندروستی بە هاوڵاتیان بدرێ. پێکەوە بینەریە و راپۆرتە دەبین و پاشتر دێنەوەلاتان بۆ تەواوکردنی بەرگەو بابەتەکان.
بەڕێوبەرایەتی تەندروستی چەمچەماڵ بە هاوکاری بەڕێوبەرایەتی ئەوقافی چەمچەماڵ هەڵمەتێکی هۆشیاری تەندروستی لە مزگەوتەکاندا بەڕێوە دەبات. بڕیاری شا هەڵمەتەکە لە ڕۆژانی ئایندەدا و لە چەند شوێنێکی دیکەش بەردەوامی هەبێت. لا هەڵمەتەکەدا چەندین بابەت و کۆڕ و سیمیناری تەندروستی لەلایەن کەسانی پسپۆرەوە پێشکەش بە نوێژخوێنان دەکرێت. مامۆستایانی ئاینی و نوێژخوێنانیش هەڵمەتەکە بە گرنگ دەزانن و داواکارن ساڵانە چەند جارێکە و هەڵمەتانە بەڕێوە بچێت. بەڕاستی ئەم هەڵمەتانە زۆر پێویست و زەڕورە بۆ ئەوەی تاکی ئێمە وشیار بێ، بۆ ئەوەی مجتەمەع و کۆمەلگای ئێمە وشیار بێ و ئەم ڕێنمایانە طبعاً هەموو لە چوارچێوەی ئەو ئاەتانە و فەرمایشتانەی پێغەمبەرەوە هاتووە صلی الله عليه وسلم کە خوای پەروەردگار لە چەندین ئاەتی قورئانە پێمانە فەرمێ وەلا تەقتولوا ئەنفوسەکم. بۆیە بەڕاستی چۆن ئینسان بۆ ژیانی خۆی پێویستی بە بەرنامەی ڕێنماییە و بەڕاستی بۆ ئەوەی کەوا کەسێکی تەندروست و لەش ساغ بێ پێویستی بە ڕێنمایی پزیشکەکانی شێ. بەڕێوبەری مەڵبەندی خۆپاراستن و تەندروستی چەمچەماڵیش باس لەوە دەکات بانیازن لە دوای تەوابوونی جەژنی ڕەمەزانی پیرۆز هەڵمەتەکەیان لە بازاڕ و شوێنە گشتیەکان و فەرمانگە حکوومیەکان و ناحیەکانی سنوورەکەدا بەڕێوە بەرن. ئەمە لە کاتێکدایە کە بە درێژایی ساڵی خوێندنی 2018 بۆ 2019 هەڵمەتەکە لە ناوەندەکانی خوێندنی سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی چەمچەماڵدا بەڕێوە چووە. بە دەرفەتی زۆر باشمانزانی کە بینە ناو مزگەوتەکان و ئێواران لەگەڵ خوتبەی مامۆسایانی بەڕێزە لێرە من زۆر سوپاسی ئەوقافی چەمچەماڵەکەم هەموو مامۆستا و ئیمام خەتیبی مزگەوتەکان کە بە دڵێکی فراوانەوە دەرگایان بۆ کردینەوە و ئەو بابەتانمان پێشکەش کرد. لە دوای ڕەمەزانی ئینشەڵڵا خوا دەرفەت بدات یار بێ خوا یار بێت لەگەڵ پیشەوەرەکانی ناوشاری چەمچەماڵە بەردەوام بین بۆ فەرمانگەکانی ئینشەڵڵا دەست پێ ئەەکەین ئەم بابەتەن بەردەوامە. دیارە ئێمە هەر لە سەرەتا ساڵی خوێندنی ئەمساڵەوە ناوەندەکانی خوێندن گەڕاین بابەتی تەندروستیمان بە پێی مۆقعی شوێنەکە بوون لە بابەتی کچانەمان بۆ خوێندکارە کچەکان باس کردووە بابەتی تلیاک و نێرگەلە و بابەتی ترمان بۆ کوڕەکان باس کرد. ئێمە ساڵی کە هاتیە ناو وەکو ڕچەشکێن هاتنە ناوەندەکانی بڵێن مزگەوتەکانەوە بابەتی خواردنی تەندروست با کێوێکی گشتی باسی سوودەکانی میوەمان کردووە باسی زیانەکانی شەکر خواردنی لە قوتونەرا و باسی ئاردی سپی باسی خوێمان کردووە بە پێی مۆقعی شوێنەکە. ئینشاءڵڵا لە دوای ئەم هەڵمەتەشەوە پیشەوەرەکانی چەمچەماڵ کۆ ئەەکەینەوە هەر کەسە بە پێی کەسێکە لەفە دروستەکە کەسێکەوە سەرتاشخانەیە کەسێک لە سەناعەکارەکە بە پێی مۆقعەکەی خۆی بابەتی تەندروستیان بۆ باسەکەین بۆی کە توانن خۆیان بپارێزن و نەبنە هۆکارێکش بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی لە ڕێی پیشەکەیانەوە. جێی ئاماژەیە دیاردەی ئالوودەبوون بە جگەرە و نێرگەلە و مادە کوحولیەکان لە نێوچینی گەنجان و لاواندا بەرز بووەتەوە. ئەمەش مەترسی لەسەر تەندروستینەوەی ئایندە و هۆشیاری و بەرەو پێشوونی کۆمەلگا دروست کردووە. هەروەها ژمارەی کافتریا و نێرگەلەخانەکان بە ڕێژەیەکی ناسایی ڕوویان لە بەرزبوونەوە کردووە. لە هەڵمەتەکەشدا زیانەکانی نێرگەلە و جگەرە و مادە هۆشبەرەکان بۆ گەنجان و لاوان ڕوون دەکرێتەوە. هەروەها زیانەکانی ماکیاژ و بابەتە جوانکاریەکانی خانمان لەو مزگەوتانەدا باز دەکرێت کە نوێژخوێنی ئافرەتی تێدایە. شارەزایانی بواری تەندروستیش بوون ئەم جۆرە هەڵمەتانە نەک هەر لە مزگەوتەکان و ناوەندەکانی خوێندندا بەڵکو لە زۆربەی شوێنەکان و شوێنە گشتەکاندا بە گرنگ دەزانن. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ چەمچەماڵ. ئازانم وەک ئاماژەم پێکرد سبەینێ ڕۆژی جیهانی قودسە بۆ داکۆکیکردن لە مڵکیەتی قودس وەک یەکێک لە شوێنە گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. بەر لەوەی بچینە لای تەوەرەکەمان چەند زانیاریەک لەبارەی قودسی پیرۆزەوە پێشکەشیەوەی عزیز و خۆشەویست دەکەین. قودس یەکێکە لە شوێنە گرنگەکانی زۆربەی زۆری ئاینە ئاسمانیەکان چونکە شوێنی ژیار و نیشتەجێبوون و وەحی بۆ هاتنی زۆربەی زۆری پێغەمبەرانی خوا بووە سەلامی خۆیان لەسەر بێ. شوێن کەوتوانی ئێستای ئەو پێغەمبەرانەش خۆیان بە میراتگەری پێغەمبەرەکانیان دەزانن و دەیانەوێ قودسیش بۆ ئەوان بێت. قودس یەکەم ڕووگەی پێغەمبەری ئیسلام و مسلمانان بووە پێش ڕووگەی مزگەوتی حەرام. قودس دووەمین وێستگەی گەشتە پڕبایەخ و گرنگەکەی پێغەمبەری ئیسلام بوو لە شەوڕەوی و بڵندبوونەوەدا کە یەکەمین وێستگەی بریتی بوو لە مزگەوتی حەرام و پاشتر مزگەوتی ئەقسا و لەوێشەوە بەرەو ئاسمانی باڵا بۆ دیداری خوا بەرز بوویەوە. شارەزایانی ئیسلامیش ئاماژە بەوە دەکەن چوونی پێغەمبەری پێشەوامان بۆ مزگەوتی ئەقسا و
کردنەوەی دەرگاکانی و پێشنوێژیکردنی بۆ کۆمەڵی پێغەمبەران نیشانەی میرات و کە لە پووری قودس دەگەێنێت بۆ پێغەمبەری پێشەوامان و ئومەتەکەی صلى الله عليه وسلم. لە دەوروبەری مزگەوتی ئەقسادا کێوێک هەیە پێی دەگوترێت جەبەل هەیکەل کە دەگوترێت پەیکەر و وێنەی زۆری پێغەمبەرانی بەنو ئیسرائیلی تێدایە، بە تایبەت داود و سلەیمان، بۆیە جوولەکەکان زۆر بە مکوڕی و پێداگریەوە دەیانەوێت قودس بۆ ئەوان بێت. قودس بە درێژایی مێژوو جێی ململانەی شوێنکەوتوانی ئاینە ئاسمانیەکان بووە، بە کاریگەری ئەوتم و حاژ بەردەوام داگیر کراوە. قودس لە مێژووی موسڵماناندا دووجار ئازاد کراوە و خراوەتە ژێر قەڵەمڕەوی ئیسلامەوە. جاری یەکەم لە سەردەمی پێشەوای دادپەروەری ئیسلام عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە 13 ڕەمەزانی ساڵی 15 کۆچی. بەڵام دواتر بەهۆی ناکۆکی و پەرتەوازایی موسڵمانانەوە و گرنگی قودس بۆ خاچپەرستەکان کەوتەوە دەست خاچپەرستان. جاری دووەمیش لەسەر دەستی پێشەوای ئازا و لێهاتووی ئیسلام با پیرە سەلاحەدینی ئەیوبی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە ڕۆژی 15 ساڵی 1291 زاینی. بەڵام پاشتر عەرەب بە چاوشۆڕی و زەلیلی خۆیان قودسیان تەسلیمی نایارانی ئیسلام کردەوە و لەو ساوە تا ئێستا شاری قودس لەژێر چنگی زایۆنێتی جیرجوولەکە و نەیارانی ئیسلامدا دەناڵێنێ. تیۆدۆر هێرتزل کە بە دامەزرێنەر و سەرۆکی معنەوی جوولەکەکانی جیهان دادەنرێت لە کۆتایی سەدەی 18دا زۆری هەوڵدا لەگەڵ سوڵتان عەبدولحەمیدی دووەمدا کەوا بەشێ لە خاکی فەلەستین و قودسی پێ بفرۆشێت بە پارەیەکی زۆر هەم بۆ خۆی و هەم بۆ دانەوەی قەرزەکانی دەوڵەتەکەی. بۆیە سوڵتان عەبدولحەمید بە ڕەحمەت بێ هەموو جار دەیگوت قودس و فەلەستین مارەی دایکم نییە تا بە خۆڕایی بیدەمە دەست ئێوە. بەڵام پاشتر جوولەکەکان زۆر بە خۆڕایی قودسیان کەوتە دەست و ساڵی 1948 بە یەکجاری بناغەی دەوڵەتی جوولەکەیان لەسەر خاکی فەلەستین و فەلەستین دامەزراند و ساڵی 1967 لە جەنگی 7 ڕۆژەی نێوان عەرەب و ئیسرائیل جارێکی تر عەرەب تووشی شکست بووەوە و ئەو جەنگەش ناوی لێنرا نەکسەی عەرەب. ساڵی 1979 کۆتا هەمین هەینی مانگی پیرۆزی ڕەمەزان دیاری کراوە بە ڕۆژی جیهانی قودس بۆ داکۆکیکردن لە قودس و ئیهانەکردنی داگیرکاریەکانی ڕژێمی زایۆنی جوولەکە لە فەڵەستین و شاری قودستا. ئازیزان و خۆشەویستانم بۆ قسەکردن لەسەر گرنگی و بایەخی قودس و هەوڵی موسڵمانان لە مێژوودا بەتایبەت لە ڕزگارکردنی قودس و لە ئێستادا بوونی قودس لەژێر دەستی قەوارەی زایۆنی جوولەکە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانا محەممەد ئەمین مامۆستای زان کۆمان کردووە. دکتۆر گیان زۆر بەخێر بێت، سوپاس بۆ ئامادەبوونە. سەرەتا قسەی جەنابتان لەسەر ڕۆژی جیهانی قودس چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. دەست خۆشیەم بەرنامەیەتان لێکم، خۆی گەورە پاداشتان باتەوە. لە ڕاستیدا من ئەگەرچی لە ڕوویەکەوە خۆشحاڵم بۆی کە ڕۆژێک هەیە کە تایبەت کراوە بە قودسەوە، بەس لە ڕوویەکی تریشەوە جێگای خەمە، جێگای ئەسەفە کە قەزی قودس بچوو کراوەتەوە لە ڕۆژێکدا و پاشانی بچوو کراوەتەوە لەوەی کە وڵاتێکیان دوو وڵات تەبەنی ئەو ڕۆژە بکەن. لە حەقەتە ئەو ڕۆژە لەسەر ئاسی جیهانی ئیسلامی بە ڕۆژی قودس داناند، یانی چەند وڵاتێک بە ڕۆژی قودسی دانێن. لە حەقەتە قەزی قودس زۆر لەو گەورەترە کە لە ڕۆژێکی بۆ دابدرێ. قەزی قودس قەزی جەوهەری ئومەتی ئیسلامیە و پێویست بوو هەموو غەمی هەموو ئومەتی ئیسلامی بیوەکو چۆن لە ڕابردووە هەموو غەمی هەموو ئومەتی ئیسلامی بووە. بەڵام بەداخەوە وردەودا لە هەموو غەمی ئومەتی ئیسلامی بچوو کراوە هەموو غەمی عەرەبەکان. لەناو عەرەبەکانیشا دوای بوو بە هەموو غەمی چەند حیزبێکی فەلەستینی، دواتریش بووە هەموو غەمی تاکە حیزبی فەلەستینی کە ئێستا حەرەکی حەماس. تەمەناکەن لە هەموو غەمی ئەوانیش بچووک نەبێتەوە، بێتە هەموو غەمی چەند کەسایەتێکی تر وردەودا لە زاکیرەی موسڵمانان دەرچێت. هۆکاری چییە کە قودس بەو مەراحیل و قۆناغانە جەناب بدێناتەوە بۆ حیزبێکی دیاریکرا؟ هۆکاری چییە لای موسڵمانان لە ئێستادا کۆمەڵی وڵاتی کەم و لای موسڵمانان لەوە چ شتێکی زۆر بێئەهمیەت بێ لە کاتێکا لە قورئانی پیرۆزە ئاماژەی پێکراوە لەسەر دەستی عومەری کوڕی خەتاب و سەلاحەدین ئەیوبی ڕزگارکراوە و یەکەمین ڕووگەی موسڵمانانیش بووە. لە ڕاستیدا و عەرزم کردی قودس پەیوەندی هەیە بە عەقیدەی موسڵمانانەوە،
يعني پێش هەموو شتێک ینی پەیوەندی ڕاستەوخۆی بە عەقیدەی ئێمە هەیە شتێکی جوگرافی و مێژووی نییە ینی پێش مەسایلی لایەنی جوگرافی و لایەنی مێژوو و لایەنی حەزاری و لایەنی ئینسانی ئەو لایەنانەی تر ئەوەیە کە پەیوەندی بە عەقیدەی ئێمە هەیە بۆ لەبەرەوەی کە یەکەم قیبلەی ئێمە بوو ئێمەی موسڵمان و شوێنی ئیسرای پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام و پێغەمبەری خوا لەوێەوە میعراجی کردووە کە ئەمەش دیارە مەسەلەیەکی معجیزەیە معجیزەش پەیوەندی بە عەقیدەی موسڵمانان و هەروە پەیوەندی بە تەعەبوود و عیبادەتی موسڵمانانەوە هەیە کە هەرێکێک لە ئێمە تەمەناکەین ڕۆژێ لە ڕۆژان بڕۆین لەو مزگەوتە لە مزگەوتی ئەقسا دوو ڕکعات نوێژکەین و ئەجرێکی زۆرمان دەستکەوێت و دیارە بە پێی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیحرام بەسن لە مەسجیدی ئەقساوە ئەجر و پاداشی زیاترەوەی لەوەی کە لە شوێنی تر ئیحرام بەسێنن تەمەناکەین ئەگەر ئێمە ئیمکانیەتمان ببێت و بواری ئەمنی بڕەخسێت بڕۆین جارێک لە جاران لێوە ئیحرام بەسین و عەمرە بکەین و پەیوەندی هەیە بە مێژوومانەوە کە مێژووی 1400 ساڵی موسڵمانان وەکو موسڵمان حکمیان کردووە لە وڵاتە و لەو خاکەدا و هەروە پەیوەندی بە حەزارەت و سەقافەت و کەلتوریشمانەوە هەیە بەڕاستی بەشێکی زۆر لە حەزارەتی ڕابردووی موسڵمانان ئێستا لە قوسەوە خۆی ماوەتەوە چونکە قودسی کۆن یەکێکە لەو شوێنانی سەر زەوی کە لەجێر چاودێری ئومەمی متحیدایە و کەمترین دەستکاری کراوە لە ڕووی حەزارەت و عیمرانەوە لە ڕووی مەبانیەوە لە ڕووی مزگەوتەکانیەوە لە ڕووی ئەو مؤسسە کۆنانی کە تیا بوون و خۆی ماونەتەوە یعنی بۆ ئێمە موسڵمان زۆر گرنگە خاڵمان لای قودس بێ لەو ڕۆژەوە کە بەشێک لە حەزارەت و کەلتوری ئێمە لەوێ ماوەتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر جار مژدەی ڕزگارکردنی شوێنێکی بە شوێن کەوتوان و بە ئومەتەکەی داوە بۆ نمونە هەر لە هیجرەتدا کاتێک کە سوراقی کوڕی مالیک شوێنیانەکەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مژدەی ڕزگارکردنی تاقەکانی کیسرا و بۆ نمونە ئەوەیان پێدا کە بازنەکان و تاج و ئەم شتانە کات بە خۆیەوە یان بۆ نمونە فتحی قوستانتینیەی پایتەختی ڕۆمەکان پێغەمبەری خوا لەسەر کە محەممەد فاتحیکە ئایا قودس ئەو دوو جارەی کە ڕزگار کراوە یان بۆ جاری سێم و چوارەم لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ ئاماژەیەکی پێکراوە بەڵێ دیارە لە فەرمودەی بوخاریە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە غەزای تەبوکە پێنج شەش شتی بە ئەسحابەکان گوت فەرمووی ئەمانە ببژێرن ئەمانە کۆمەڵە شتن نیشانەی قیامەتن یەکەم شت فەرمووی مەوتی مردنی من دووەم شت فەرمووی فتح بەیت المەقدس فتحکردنی بيت المقدس فعلا دوای وفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە 16 ساڵ یان کەمتر لە 16 ساڵ لە سەدری ئیمامی عومەری کوڕخەڵ لە ساڵی 16 هیجریدا ینی بە 6 ساڵ قودس ڕزگار کرا کۆتە ژێر دەستی مسلمانان وەکو ئاماژە وەکو ئەوە تەمەن ڕزگار کرا و ماوەیەکی زۆر مسلمان حکمیان تا کرد وەکو لەو ڕاپۆرتەی ئاماژەتان پێکرد و دیارە بەهۆی ناکۆکی و کەمتەرخەوی مسلمانانەوە تەفرەقەی کە هەیە ناو مسلماناندا بۆ هۆکاریەوەی کە سەلیبەکان لە ساڵی 1970 زاینیدا دەستی بەسەرا بگرن و لە ساڵی 1990دا دەستی بەسەرا بگرن لە ساڵی 1970 سەرکردەی گەورەی کورد سەلاح الدین ئەیوبی تواناو هێزەکانی مسلمانان نەک خاتەوە و ئەو خاکە بێنێتەوە ژێر دەستی مسلمانان و دوای ئەوەش دیارە مسلمان حکمیان تا کرد بەڵام دیسان سەر لەوێنێ لاوازی و بێهێزی بەهۆی مؤامراتی خارجی و هۆی بێهێزی مسلمانان و وەبوونی هرتزل و حرەکەی صهیۆنی و پاشان لاوازبوونی دەوڵەتی عوسمانی و دعمی ئەوروپی و دعمی غەربی و دعمی کەنیسەی پڕۆتستانتی بۆ ئەو قەزەیە دیارە لە ساڵی 1970 جوولەکە دزان کردە ناو خاکی فەلەستینە و لە ساڵی 48 لەسەر بەشێکی زۆر لە خاکی دەوڵەتیان ئەعلان کرد و دواتر لە ساڵی 67 توانیان دەست بەسەر قودسا بکرد لەو کاتەوە دیارە مسلمانان لێی دوون و تەمەناکەین ئێمە ثیقەمە و تەفاؤلمان زۆرە بە نەسر و سەرخستنی خۆی پەروەردگار و دڵنیاین لەوەی کە مستەقبل إن الأرض لله يورثها من يشاء من عباده و زەوی خۆی پەروەردگار ئەدرێ بە بەندە چاکەکانی و بەندانی کە ئیمانیان بەخوایە و عەمەلیشی لەگەڵاکەن. دکتۆر ناساندنی قودس وەکو پایتەختی جوولەکە و وە گواستنەوەی باڵوێزخانەی ئەمریکا لەلایەن دۆناڵد ترامپەوە بۆ شوێنە و بوونی قودس لەژێر هەیمەنە و دەسەڵاتی پڕلەستەمی جوولەکە ئەمە ئەوە دەگەیەنێت کە بۆ منە مسلمانان وازیان لە قودس هێناوە و جارێکی تر قودس نابێتەوە بۆ مڵکی مسلمانان لە حەقەتە بۆ مسلمانی خاوەن بڕوای تند و قائیمەوە بۆ مسلمانی ژیر ئەوە هیچ لە قەزیەکە ناگۆڕێ بۆ لەبەرەوە ئێمە قودس پایتەختی ئەمریکا لە قودس بەیان نەبێت ئەمریکا بیناسێنیانی ناسێنێ ئێمە لە ئێستادا خاکەکەمان داگیر کراوە ینی ئەمریکا پایتەختەکەی تیا هەبێتیان نەبێت هیچ لە گرنگی قودس بۆ ئێمە کەم ناکاتەوە ئێمە قەناعەتمان وایە هەر ئەسڵەن دروستبوونی دەوڵەتەکە بەخۆی ئەمریکای لە پشتەوە مانەوەی دەوڵەتەکە و بەهێزی دەوڵەتەکە ئەمریکای لە پشتە ینی ئەگەر ئێمە سەردێکی تاریخی بکەین هەر لە وعدی بەلفۆرەوە
هەلو عەدی بەلفۆرەوە کە کاتێک بریتانیا بەڵێن بە جوولەکانەدا دەوڵەتیان بە دروستکەوت دواییش ڕاستەوخۆ ئەمریکا تەئیدی وعدەکە ئاکات دواتریش ئینتیدابی بریتانیا لە ساڵی 1922 و دیسان ئەمریکا ڕاستەوخۆ تەئیدی ئەم بریتانیا کات و پشتگیری دێکا و دەستخۆشی دێکا دواتر ڕێگە خۆشکردن بۆ هاتنناوی سەدان هەزار جوولەکە بۆ ناو خاکی فەڵەستین و دواتریش لە ئەعلانکردنی دەوڵەتی جوولەکە لە ساڵی 1940 یەکەم دەوڵەت اعترافی پێکە ئەمریکا و دواتر بریتانیا ئەمانە هەل لە خۆیەوە نییە پاشانیش دعمکردنی جوولەکە لە شەڕی ساڵی 1940 جوولەکە تەکنۆلۆژیایەکی بەهێزی هەیە لە ساڵی 1960 تاوانە بوو لە ساڵی 1960 عەرەبەکان زۆر بەهێزتر بوون لە ڕێی عەدەدەوە لە ڕێی عودەوە بەڵام دعمی ئەمریکی و دعمی غەربی وای کرد ئەوان بەقوت بن بۆیە مانەوەی جوولەکە قەناعەتمانەوە بە پشتیوانی ئەوانە ئەسڵەن دەوڵەتێکە بە پشتگیری ئەوان و قەناعەتمە بوعدەکەشی هەر سیاسی نییە کە زۆر کەس ینی بوعدی سیاسی و ئیعلامی و اقتصادی و ئەوانە باسەکەن من لە پێش هەموو بوعدانەوە بەپێی استقرا و خوێندنەوەی خۆم بۆ قزیەکە قەناعەتمە بوعدەکە بوعدێکی دینیە چونکە ئەو جوولەکانی ئەو مەسیحیانە ئەمڕۆ لە دنیا باڵادەستن بە تایبەتی لە بریتانیا و لە ئەمریکا بالذات لە ئەمریکا ترامپ و جەماعەتەکەی ئەوانە مەسیحی ئینجیلی ئوسولیان پێگوترێ کە سەر بە تایفی پڕۆتستانتین ئەوان قەناعەتیان هەیە خوێندنەوەی حرفی بۆ دەقەکانی تەورات بکەن چکەوان بڕوان بە تەوراتەوە قەناعەتیان وایە خوێندنەوەی حرفی بۆ بکەن و قەناعەتیان وایە جوولەکە شەعب الله المختارن و پێویستە کیانێکیانە بە لەسەر خاکی فەڵەستین هەتا ئەم کیانە بۆ جوولەکە دروست نەبێت لەسەر خاکی فەڵەستین مەسیحی منتەزەر کە حەزەتی عیسایە کەوان بە ڕزگارکەری مەسیحەکانی سەرزەوی دانێن دانابەزێتەوە سەرزەوی لەبەرەوە قەناعەتیان وایە بێ جوولەکە بە ئەمینی لەسەر خاکی فەڵەستین لە ئۆرشەلیم دەوڵەتی خۆیان بنیاد بنێن دوای ئەوەش چاوەڕێ هاتنە خواروی عیسا و ڕزگاربوونی عالەمی مەسیحیەت دەکەن و ئەوەی ئەو خەوی کە چەند هەزار ساڵە هەیەە بێتە دی کوردکردنەوەی قودس و قەزیە ڕەوای قودس لەوەی کە خەڵکێک لە کوردستان و لە وڵاتانی ترۆڵێ هی عەرەبە و بە عەرەب خۆی داکۆکی لێ بکە و بەشێ لە ناسیۆنالیستە ڕەگەزپەرستە عەرەبەکانیش پێیان وایە قودس بەر لەوەی شارێکی ئیسلامی و شتێک بێ پەیوەندی بە عەقیدەی موسڵمانانەوە بێ شتێکە پەیوەندی بە شوناسی عەرەبێتیەوە هەیە کوردکردنەوەی ئەم دووە هەم لەلایەن خەڵکێکی غەیرە عەرەبی دژ بە ئیسلام هەم لەلایەن ناسیۆنالیستە ڕەگەزپەرستە عەرەبەکانەوە تا چەند بۆونە زەربەیدا و گورزی کێشاوە بە قەزیە ڕەوای فەڵەستیندا بەڵێ لە ڕاستیدا ئێمە ئەگە لە ڕووی مێژووە سیرکەین عەرەب حەقی خۆیەتی بڵێ لە ڕووی مێژووی وەکو نەتەوەی عەرەب ئێمە خاوەنی و خاکین بۆ چکە لە ڕووی مێژوویەوە ئەگەر سەیری دەقەکانی تەوراتیشکەین دەقەکانی تەورات هەنان کە لە لای جوولەکان پیرۆزە و ئەوان بەسەر ئەساسی ئەو دەقانە فەڵەستینیان داگیر کردووە لەو دەقانە ئاماژە بەوە کرێ پێش ئەوەی کە داود سەلامی خوای لێبێ بێتە خاکی فەڵەستینەوە ئەسڵەن بە شەڕ گرتوێتی شەڕی قورس شەڕی خوێناوی خەڵکێکی زۆری تیا کوژراوە کەواتە ئەو خاکە خەڵکی تیا بووە نەک داود سەلامی خوای لێبێ بەڵکو ئیبراهیم سەلامی خوای لێبێ کە 800 ساڵ پێش داود بووە کاتێک بە ڕێڕەوی لە قودسەوە دێت یعنی خەڵکی استیقبالی یەکات پاشای یەبوسیەکان کە عەرەب بوون استیقبالی کردووە بە خێراتی کردووە و شەربەت و خواردن و ئەو شتانەی پێشکەش کردووە کەواتە لە ڕووی مێژووی ئەمە حەقیقەتی تایە عەرەب مافی خۆیەتی بڵێ ئێمە لە ڕووی مێژووی و یەبوسیەکان ئەم شارەیان بنیان ناوە ئێمە تیا ژیاوین 300 ساڵ 3000 ساڵیان هەندێک ڕیوا 4000 ساڵ پێش زاین ئێمە تیا ژیاوین بەڵام لە ڕووی دینیەوە ئەمڕۆ بە حەقەت ئەوان قەزیەکە بچووگەکەنەوە کە بەس تایبەتی بکەنەوە بە عەرەب وەکو پێم وتی یعنی قەزیەکە وای لێ هات تایبەت بوو بە عەرەب دوای عەرەبەکان دەستیان لێ بەردا ئێستا بۆتە قەزیە حیزبێک ئێستا نەک عەرەبەکان پشتگیری ناکەن بەڵکو بەعەکسەوە پشتگیری موقیفەکانی جوولەکەکەن لە ڕووی دەرونیەوە محارەبەی ئەو بزوتنەوە بەر هەڵسکاران ناکەن کە لە خاکی فەلەستینە دیفاع لە دۆزەڕەواکەی خوا نەکەن لە ڕووی اقتصادیەوە حەساریان نەخەن سەر هاوکاریان نابن بەحەقەتەوە فعلا زەربەی لە قەزیەکان داوە بۆی کە میوا لە میلەتان بکەن میلەتانی غەیری عەرەب بە سادی سەیری قەزیەک بکەن ئەگەر چی من ئێستاش لەگەڵ ئەوەدام تاوان بە درێژایی مێژووە بۆ لە دوای خولەفای ڕاشیدینەوە ئەوەندەی عەجەم واتە غەیری عەرەب لەسەر دۆزی فەلەستین سوور بووە ئەوەندە عەرەب سوور نەبوو ئێستاشی لەگەڵ بێت ئێستا دیقەت بێ موقیفەکانی وڵاتێکی وەکو تورکیا وڵاتێکی وەکو مالیزیا يعني ئەم ساڵ بتوڵێک لە مالیزیا کرام خۆم لە ئیخبار گوێم لێ بوو مالیزیا وتی مادام ئیسرائیل تابع ئیسرائیل نیەتەوە بتوڵێەوە یا نابێ بتوڵەکە لەسەر خاکی من بکرێت یا نابێ بە دەوڵەتی ئیسرائیل لە بتوڵەکە دەربکرێت یعنی وڵاتە عەرەبیەکان موقیفیان نییە دکتۆر شوێنکەوتوانی ئاینەکانی تریش دەڵێن ئێمەش لەو 25 پێغەمبەرە بەڕێزەی کە لە قورئاندا ناویان هاتووە زۆربیان لە بەنو ئیسرائیل بوون و لە قودس ژیاون
نمونەی داود و سولەیمان و موسا و ئەمانە دێننەوە بەچەش بەڵگەیەک ئێمە بیسەلمین کە قودس میراتگری ڕاستەقینەکەی پێغەمبەری خوایە و ئیسلامە بەستمەوەیە کاتە ئێمە دەڵێن قودسی ئیسلام و ئەوانیش دەڵێن زۆربەی زۆری پێغەمبەرانی بەنو ئیسرائیل و پێغەمبەرانی ئێمە لە قودسا ژیاون و لە قودسا وەحیان بواتەوە لە قودسا لەدایک بوون بۆچی ئێمەی موسڵمان خەڵکێک دەڵێ بۆچی هەر موسڵمانەکان داوای قودسەکەن و قودس بەی خۆیان نەزان تەنها لەبەرێک کە لە کۆتاییا بووە بە ڕووگەی موسڵمانان یان بەڵگەی ترمامە دەستەوەی لە ڕاستیدا ئەمە بەڵێ ئیسلمێنین ئیبراهیم سەلامی خوای لەبێت پێغەمبەرێکی خوا بووە و باوکی موسا و داود و سولەیمان و عیسا و ئەوانە بووە بەس ئێمە قەناعەتمان وایە بە هەمان شێوە باپیری پێغەمبەری ئێمە بووە سەلامی خوای لەبێت وما كان إبراهيم يهوديا ولا نصراني ولكن كان حنيفا مسلما إبراهيم موحد بوا خوي پروردگار ام خاكي بيداوا خلاتي كدوا ببي دقكاني توراة وإنجيل وببي آماجي قرآنيش إني جاعلك للناس إماما بلام خوي قرا كاتب إبراهيم فرمي ومن ذريتي بانا وكانش مبنى إمام وبيشوار سلو خاكا خوي قرا فرمي لا ينال عهد الظالمين أم بلينا بو ظالم مكان يعني بو إيمان دارك يعني ببي دقكاني توراتيش ديان وصدان دق لتوراتي استاي بدسي جولك كان اما جبو كان كاتك ام خاك دروا بابراهيم دواتريج باسحاق دواتريج بيعقوب دواتر بموسى دواتر بداود وسليمان هر هميان خوي بردقار الله ام بلنا مشروطه اميراته مشروطه كاتك ايه ولا سد توحيدا هي ايه بس ايه ولا توحيد لا تندا وبشرك وبتبرسي او ما في او بينامنت كاتا كاتك ام دقاني توراه لقال كان قران لقرينا وبينين ميلادگيري حقيقي ابراهيم سلامي خويله باليسدا پیغمبره ان اولى الناس بابراهيم للذين اتبعوه وهذا النبي اما نقطه دوهم باشا اجل ميراتيه ودراوه بابراهيم سلامي خويله بيت خو ابراهيم يكرينا بوتنها ناوي اسحاق بيت ابراهيم كره قبرك ناوي اسماعيل بوا كبابا بير عربه كان داندرت ببي دقي توراه ابراهيم بيش قال اسحاق والاسماعيل شش كرتريها ولا خزان كتير كان قطوره بوا اي خير امانه لميراتي بشكراون باش دراوه باسحاق لدواء اسحاق دوكريها وكناوي عيسو بكناوي يعقوب بولا عيسو ببشكرا وعيسو كركاني لم ميراتي وباسي بس انها يعقوب كركاني اكلت كواتا اندقاني تورات كانوا سراونا تولى السردمي دواي سليمان وداود حد كان هندق باحث بيان وتورات لبناي قصه نسراوتو ام توراتي صار بدس يما لبناي اورشليم نسراوتو هاتون بشوي غركان خستوا اسماعيل ام ببشكر ولا ميراتو انا لبروي دايكي جاريه عندقي كان دانا ولا توراتا لبروي اما دايكي جاريه وحرني وازادنيا شمولي ميراتيناكا بلام لم نبيريان شو بو عيسى شتيك بدوزنوا بو عيسى هيش شتيك كان ندوزيوتو كاتك بيبشان كدو ولا ميراتي او زاويه هاتون بسلسله هنا انا تاي جاي انا تبع يعقوب طبعا ليعقوب ديبو دوان ذكركي بلام باش عثمان سلمان اي او مرجاني كجيب جان نكرو كركاني يعقوب هلا كركاني يعقوب وبيقرا كلا ساريان دس بيكت دواي او چندين دقيقه بپی دقي توراه سليمان سلامي خويله بكلايه ما پیغمبرك وبريئه لو تهمانا سليمان هندق لخزانكاني هندق لجاري وخزمتكاركاني بتبرز بون تنانت ككوتوت حالي خويا وحالي شهواني خويا وبپی دقيقاني اوان كحاشا ما يقين معنى پیغمبري خواناكا وايلي هاتوا خواكاني اواني بخير باس كدوا يعني توشي شرك وكفر بوا بباشا باسي خواكاني اواني كدوا تنانت بپی دقيقاني اوان پیغمبر هرم مزنكاني شان سلامت نبون لا للاداني عقدي للاداني تعبدي للاداني اخلاقي كاكا هرب دقيقاني خوتر ما شيش كبيغمبري خوا صلى الله عليه وسلم درگاي بيت المقدس زكاته وبيجنجي بو توابي بيغمبراني خوا واش يكني على اماجه كان ك بلا او لدقيقاني خوانم باسب كده اگر باسي دقي خو ما يمكن ما هيج يقين من هي خوي برودغار او بريوه ان الارض ولقد كتبنا في الزبور من بعد الذكر ان الارض يرثها عبادي الصالحون خوا فرمي لمزماري داود ولا زبوري داود لدواي توراة يمن وسيمانا ويقلام من كرته وبريار من داوا او ارضا شاور يقرا عباده بند صالحه كان اخوي قورا اوانيك توحيد ديار كسج بيغمبر صلى الله عليه وسلم صالحتر ولا امتي اسلام لسا صالحتر نيه داود سلامي اخوي لبي خوي لعنه دك لا شلون كوتوانيك لا ينداو لعن الذين كفروا من بني اسرائيل على لسان داود ذلك وعيسى بن مريم ذلك ما عصوا وكانوا يعتدون داود خوي لعنتك ولو شلون كوتوانيك سربيتي فرمانك يعني خوان كدوا همان دق إن الأرض لله يورثها ولقد كتبنا في الزبور من بعد الذكر بمعنى لمزمور داود هيا
لمزمور داود هي أما منتظرو الرب فإنهم يرثون الأرض يعني أما جبوك كأواني بند شاك كان كشابيان الأخوة شاوري رحمي إخوان أوانا ميراتي أرز أجرنا دس جولكي أمره منظماتي الحادي دعمية كات ما سونيت جولكي أمره سوسيري ومكا بكو لسر آسي نتوا هندي كان بابندن بس لسر آسي دولة بابندينية ولاتك لايدا ولاتك المشكلة هي العقيدة مشكلة لأخلاقياتها دستي هي لهم مدرندي وخرجني جهاني إسلامي قمانتي يعني دكتور ربا خوري وسو خوري أو أنا هالباسي مكان أجر مزقوتي أقصى يا قدسي بيروز لجير دا صلاة وهيمني جولة كدابة ساڵی 2005 245 هزار کەس لە شەوی قەدری پیرۆزدا لە مزگەوتی ئەقسا کۆبوونەوە و عیبادەتیان بۆ خوا کرد مەبەستمەوەیە جوولەکە و ئەمریکا وڵاتانی زلهێز ئەتوانن لە ڕووی معنەوی و ڕوحیەوە قودس لە دڵ و دەرونی موسڵمانان دەرکێشن بە دڵنیاییەوە 51 ساڵە و خاکە با بڵێن خاکی قودس داگیر کراوە نانتوانیوە ئەوە بکەن و قودس لە وجدانی ئومەتە هەر زیندووە و دڵنیا بەلەوەی دەرهێنانی قودس زۆر شتێکی گرانە چکە عەرزم کردی قودس مێژوویەکە مسلمانان لەگەڵ یاژن و ئێمە ڕۆژانە ئاەتەکانی قورئانە خوێنین و لە چەندین ئاەتی قورئان ئاماژە بە بەرەکەتی ئەو زەویە کراوە کە دیارەترینیان ئاەتی یەکی سوورەتی ئیسراء سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله وبيوندي بعد رابردوي مسلمانان وداهاتي مسلمانان شو كلام مستقبل أيما ئێمەکو مسلمان تەمەناکەین خی پەروەردگار بێنەوە جێدەستمان و دابەزینی مەهدی و دابەزین هاتنی مەهدی و دابەزینی عیسا سەلامی خوای لەو خاکایە بێت و لەو خاکەشە نەسری یەکجاری بۆ مسلمانان دێت لەبەرەوە دەرهێنانی قودس لە وجدان و زاکری مسلمانان زۆر قورسە ڕاستە لە زاکری حاکم و دەسەڵاتداری مسلمانان دەرهێنراوە بە ترس بێ یان بە مادە و بە بەرژەوەندی بێت زۆر باشە دکتۆر زەینەب غەزالی بە ڕەحمەت بێ دەفەرمێ پێویستە پشتگیری لە نەوەکانی سەلاحەدین ئەیوبی بکرێ بۆی جارێکی تر ڕزگارکارێکی تری قودسیان تیا بکەوێتەوە شەرەف و ڕێزی کورد لە ڕزگارکردنی قودسە بەتایبەت لەسەر دەستی باپیرە سەلاحەدین ئەیوبی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت چییە و گرنگی ئەم ڕزگارکردنەوەی بۆ جاری دووەم لەسەر دەستی ئەو پێشەوە ئازاولاتۆی کورد و ئیسلام چ بایەخ و ئەهمیەتێکی تری بە قودسدا لێرەدا بێ من حەقەت دوو گلەیێک لە خۆمان وەکو کورد کە نەمانتوانیوە ئەو شەرەفە گەورە بقۆزینەوە پێویست لەسەر ئاسی قەوارە و لەسەر ئاسی دەسەڵات و سیاسیەکانمان کە بەڕاستی ئەمە کورد دەیتوانی بەکاری بێنێ وەکو وەرەقەیەک بۆ دۆزی گاڵتەی پێ حقیقەتەنە بووە بۆ دۆزی بەتاکید یعنیەوە لە دوایەتی بیقۆزنەوە بۆ سوودگاندن بە دۆزەکەمان ئەوان محاربەیەکەنەوە قزێ و گلەی لە سەلاحەدینەکەن وەکو خۆیان یعنی خۆیان دەوڵەتیان وەکو هێلکێکی پاکراوە درا دەست بەس نانویست شقیان تێڵدا بەڵام سەلاحەدین یانی و کاتی دەوڵەت دروستکردن نەبوو تا دەوڵەت دروستکە وەرحاڵ حکمی هەموو ناوچەکەی کردووە ئەوە یەکگلەی دووەم لە هەندێک لە شۆڤیانی عەرەبەکان کە بەڕاستی لێرەدا لەوەشە میلەتی کورد تەشبیهەکەن بە جوولەکە بەیانی بە ئیسرائیلی دووەم کوردستان تەشبیهەکەن بە ئیسرائیلی دووەم ئەمەش تەواو زوڵمێکی گەورەیە لە حەقەدا ئێمە لە فەلەستینی دووەمەچین نەک لە ئیسرائیلی دووەمەچین ئێمە لە فەلەستینی دووەمەچین نەک لە ئیسرائیل ئێمە داگیرکراوین ئێمە حەقخوراوین ئێمە مافزەوتکراوین يعني حق أو عرباني كما في كرديان زود كدو أو ملتانتي كما في كرديان أو أنا بشوف هن بإسرائيل اليوم إما بشوف هن بفلسطين اليوم لو روشوا يعني شوف يعني عرب كان تاوان بارن هندي كان بويك يعني وواكات تاكي سادي كرد زياتر تعاطفي لقى قصدي كان نبت بقشتي سروريكي زور قوريا كبابير صلاح الدين توماري كد بو ملتي طبعا بو مو عالمي اسلامي بقشتي وبو ملتي كرد بتابتي وفعلا عربة مخلصة كان عربة ديندارة كان عربة بوجدانة كان بردوام ككرد يقبين لهر شوينك لمواسمي حج وعمرة لولاتان لهر شوينك من خم تنجار توشي حالة بوم كعلي كرد ما يصل لنا صلاح الدين رئيس كتابة اللي يقرن وعلن تمناكين لأي وجاري كتير كسر كتير درب كبيته ودفاع له قصدي له دوزبكا ولغير صلاح الدين جار كرد دوري خوي رودي خوي هربيني و لهندي سرتاوي خوندوماتو لقدس كي لمزقوتا كان حتى اساس ناوي جامع الاكراد يعني ديارك كردانك تا اساس للشارع قدس ماون اجتشي لوانيا توابنا ولا نتوي عربه وكو زمان وانا زماني كودي كان ما بتكون لقاهره كوملا كودي زور هي للسودان هي بەڵام هەر فەخر بە کورداتی خۆیانەکەن ئەو کوردانن کە ڕۆیشتون بە درێژایی مێژوو بۆ خەبات دکتۆر لە ئێستا ئێمە کیان و دەوڵەتێکمان نییە سوپایەکمان نییە سنوورێکی جوگرافیمان نییە وەکو موسڵمان
چی بکرێ بۆ بەرزڕاکردنی دۆزی قودس لە کاتێکا بۆمە ئێمە هیچ دەوڵەتێک نییە کە وەکۆڵێ گزارش لە ئاینی پیرۆزی ئیسلام کەیان بۆ نسوپایە گەبێ سوپای ئیسلام بێ ئایا بەرزکردنەوەی ئاڵای قودس و وێنەی قودس و سووتاندنی ئاڵای ئیسرائیل و وڵاتە نەیارەکان هیچ خزمەتێ بە دۆزی ڕەوای قودس دەکا و چیش بکرێت لەم حاڵەتی یەک پەرتەوازایی و ناتەباییەی موسڵمانان و وڵاتانی ئیسلامی بەداخەوە لەسەر ئاستی دەوڵەتی قاوەرەك و باست کە هیچ ناکرێت بەسەر ئاستی تاک ئێمە وەکو موسڵمان یعنی پێش هەموو شتێک دوعا گەورەترین چەکە ئێمە ئەمڕۆ کە بەدەستمانەوە بێ هیچی تێ ناچێت و هیچ پەردێک لە بینی بەندەکانی خوا و خوای پەروەردگارانی ینی هەموو دنیا هەستێ ناتوانێت پەردێک دانە لە بینی تۆ و خوای پەروەردگارانی بۆیە دوعا چەکێکی گەورەی ئەمڕۆ موسڵمان وەکو تاک بەکاری بێنێت بۆ ڕزگارکردنی ئەو میلەتە مەزڵومە و ڕزگارکردنی ئەو خاکە داگیر کراوە ئەمە نقطە یەکەم نقطەی دووەم موسڵمانانە بێت پەیوەندی خۆیان لەگەڵ خوا بەقوتکەن پەیوەندی خۆیان لەگەڵ خوای پەروەردگارە بەقوتکەن چونکە بەقوتبوونی پەیوەندیمان لەگەڵ خوای پەروەردگارە دڵنیا بە خوای پەروەردگار نەسڵمان بۆ نێرێت يعني وأنتم الأعلون إن كنتم مؤمنين حقد إما كاتك السر أكوين وكاتك برز أبينا وكإيمان دار الراسخين بين سيم يعني ما ثقة ما نبي وتفاؤل ما نبي بنصر إخوة بردقان ما يوس نبي يعني بلين أمريكا بلين أوروبا بلين إسرائيل تكنولوجيا كي ضعف عرب لا وازي مسلمان لا ثقة وتفاؤل ما بخواها بكخوة بردقان ويسلي ئەو خاکە بداتەوە بە مسلمانان و مسلمانان ئەهل بوون دڵنیا بە لەکم فەیەکونێکە خوای پەروەردگار ئەو خاکە داتەوە نقطەیەکی ترەوەیە مسلمانان وعیان بەو قەزەیە هەبێت بەداخەوە ینی مسلمانان وعیان نییە من کابرا شیبهە بانخوازێکە شیبهە مەلایەکە ینی خوێنەوارێکە مسلمانێکە من لە فیسبوکە پۆستەکەیم خوێندۆتەوە ئەڵێ ئەو نیە خوا فەرمێ خوا بە مسافر ادخلوا الأرض المقدسة التي كتب الله لكم يعني نلا تفسيري آتكتي كان نلا بداية ونهاية آتكربت كاتو بيك ولا أو خاك دراب موسى باش إما شغلين دراب موسى إما لين دراب عيساش بس لين ندرا بآرير شارون ندرا بمجو لكاني أمس الدماء إما لين موسى بيغنبري إما عيسى بيغنبري إما يا أخوي إما موسى وعيسى فرق ناكن لقال محمد عليه الصلاة والسلام هميان بيغنبري إخوان دراب وانا بس ندرا بمجو لكاني أمرو أمجو لكان هلكو لولاتك واتنركو لشونك واتون وهروها عفوا نقطة أخيرة كوتم ولا لسراسي دولتك ليه مقاطعة بالريالي جرياني سياسي أوش نقطيك يعني دولتان عربية غير مقاطعي قصدك كان نود ندن بأمريكا تعامل بدولار نكن هندك بريارة بيدن من تصورك موقف أمريكاش بقورت زور باش دكتور زانا زور بكرتي كوتا قسي جنابتان لسر روجي جاني قدس و غرينجو بايخي قدس قدس كوباس ما كنت شوينك تاك شويني بيروزا كهمو آينا كان لسر يك دنجن تاك شويني لسر زاوية للاي ديانة يهودي ونصرانية ولا لاي إسلاميش بيروزا لدلي همو معناها إمي مسلمان راسا ألين خاكي مسلمانان أو أحقترين ملتي نتوين وأحقترين شوين كوتي آينين بويك حكمي أولاد بكين بلام لقلوشا لقل أوينكا جولك كان يجب أميني لنا وقدسا بجين مسيحي كان يجب أميني لنا وقدسا بجين شون خليفة كي مسلمانان وبدواء خليفة كان تر خليفة دوي مسلمان كاتك رزقاري كرو بدواء خليفة كان تر ودوات الصلاح الديني أيوبي كتاو روز القدس داجير كرا همو نتو همو آين وآين زاكاني تتاجياون أبي مسلمان أو قناعة ما نبي نابي قناعتي طولا كاريما نبي شون صلاح الدين لدواي هشتا وصل كاتك قدسي رزقار كر بنفسي طولا سنوا رزقاري نكر إمج بهمان نفسه سيري قصدك بكين زور سپاس بۆ بەڕێز دکتۆر زانا محەممەد ئەمین مامۆستای زانکۆ کە میوانی تەوریەکەمی بەرنامەکەم زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت ئازان و خۆشەویستانم پەیامنێرمان سۆی محەممەد لە شاری سەی سادقەوە ڤیتیەکی لەسەر ئەو کاسبکارانە بۆ کردوین کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان و لەسەر شەقامەکان خەریکی کاری شوتی فرۆشین با پێکەوە بینەری بین. من ناوم پێشوا تۆفیق ئەحمەد دانیشتووی قەزای سەی سادق لە ئەم مهنەیە دەستمان پێکردو لە تەمەنێکی مناڵیەوە بڵین هەر لە کۆنەوە بە مناڵی دەستمان پێکردو ئێستاە دەستمان کردو بە ئیشی کیلۆفرۆشی لەسەر جادەوەکو بەقاڵێک ئەیفرۆشین بەڵام بە حکمی من دوکاندارم لێرە ئەمە دوکانەکەم مش سیارەیە داماناوە برامە شووتێکە فرۆشێت بە یەکەوەین بڵین بەڵام بە دەرەجەیەک ئەو شووتێکە فرۆشێت وەلەو ئێستا ڕەمەزانە بڵین لەم فەسڵی گەرما و ڕەمەزانە شووتی زیاتر سەرفە بێت وەک لە پێش ڕەمەزان دوای ڕەمەزان بە حکمەوەی کە ڕۆژوان حەزی بۆ هەموو شتێک بە زیاتر بۆ شووتی وەلەو خواردنێکە
ئاوی زۆر تایەوە بۆ تەندروستی بە سوودە بەڵام بۆ ئێمە لە ئێستایان ناڕەحەترە بە حکومی کە بە ڕۆژوین و لەم بەرەتاوە لە بەیان و تا ئێوارە وەسی ناڕەحەترە بۆ ئێمە وەک لە پێش ڕەمەزان دوێنن بەڵام ئیسفادەکەی لە ئێستایا زۆرتر زیاتر سەرفە بێت بۆیە ناچاری بەردەوامبی لەسەری شەکە بۆی مانگی ڕەمەزانێکی لە سیفەتە جوانەکانی ئەوەیە کە ئینسان فێری بەخشندەی و میهرەبانی و دڵپاتی و دڵسافی و گەڕانەوە بۆ لای پەروەردگارەکات و هەندێک کەسێ ڕوتێکات لە کات ڕوتێکردنا بێ ئارامبی لەسەرەوەی کەسی وایە بێزار دەکات شتەکەت پێداگرێت پێتە کێشە شەرتەکان ناشیبات بەڵام تۆ لە هەمان کاتابێ بەدڵێکی فراوانە وەریگریت چونکە ئینسانەکان هەموو وەک یەکنی و پەنجەکانی دەستی ژۆک و یەکنین بە حکمیەوە ئەبێت ئارام بگرین لەسەر پیشەکەمان و لە کەس سوڕە نەبیت و بەگژی کەسانەچین لەبەرەوە مانگی لێبوردەی ئەم مانگە شووتی ئەم ساڵ لەگەڵ ساڵانە فەرقی ئەبێت شوێن بۆ شوێنش فەرقەکە ئیسەی ئێران لەگەڵ شووتی شارە زورا فەرقەیە شووتی عوزێم لەگەڵ شارە زورا فەرقەیە هیچ شوێنێکی هیچ وڵاتێک تام و لەزەتی شووتی شارە زوری خۆمانی نییە ئەوە گومانی تیانی ئەکرێت بەڵام شتێکیش خۆت بینی ڕاستە خۆ ناتوانین لەسەری شووتی خراپی تایە بڵێ لە ئێران و لە مەرزەکان ئەوەی بینیمانە بیستمان دەستی بەسەر ئیران نایڵم داخلی ئەلۆ بێت ئەڵێ مادەی ژەهراوی تێکرێت بۆ شتی خراپی تیا بەکارێت بە دەرزی تێکرێت ئەمانە تا چەند ڕاستەیان ڕاست نییە لە مەرزەکان و لێدوان و بەرپرسەکانی ئێوەداویانە ئەم شووتێ لە حەلوەی سلێمانیە لە ئێران وەیەتە حەلوەی سلێمانی لە عوزێم وێتە حەلوەی سلێمانی ئێمەش لەوێ وەریەگرین و ئەینە شارە زور سەیسایە خۆی شووتی خۆی سەرەتا هەموو ساڵەکەی لە ئەوڵۆ گرانە کە باجەخرێتە سەری لە مەرزەکان و گرانە کە لا ئەبرێ هەرزانە بێ لە مەسافەی 500 و 750 نارە تا 1000 نار لە ئەوڵۆیەت بەرزوونی زمەکە سیعرەکانی تەزبید نییە. خۆشەویستانم لە بڕگەیەکی تری بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی تەوەرێک لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر محەممەد خانی مامۆستای زانکۆ لەسەر پاراستنی خێزان و گرنگی خێزان بۆ ژیانی مرۆڤ. دکتۆریان سپاس بۆ ئامادەبوونت گەورەت کردین تەوەرەکەت ڕازاندەوە. سپاستان نەکەم خۆشحاڵم بتوانم بۆ خێزانێکی بەختەوە لە خزمەت. ئینشەڵڵا خێزان بۆ ئێمە چ گرنگی و ئەهمیەتێکی هەیە؟ وڵا ئینسان بەبێ بوونی خێزان و چواردەور تەنیای تەنیاس تەنیا بوونەوەرێکە بە تەنیا ناتوانێ بژی ئینسانە و بۆوە لەو تەنیایە بێتە دەر هاودەمێکی بێ هاوڕێیەکی بێ هاوخەمێکی بێ هاوسەرێکی بێ هاوکارێکی بێ هاوڕێیەکی بێ هاوخەوێکی بێ زۆر گرنگە نەبوونی ئەوە نەبوونی زۆر شتێک. جیهانگەرایی و ئەولەمە یا ئەو گلۆباڵی کە ئێستا باڵی بەسەر دنیای کێشاوە و ئێمە چاولێکەریانە زۆر بە کوێران چاولێکەری ئەوروپاکەین لەوێ دەڵێ کابرا تا 40 ساڵی نەخێزانی هەیە بۆنە دوای 8 مانگ 9 مانگ دایک و باوکیە بینێ زۆر شتێک بەلایەوە گرنگ نییە پێی وایە ئێمەش وەکو ئەوان ئەتوانین ئایا بەڕاستی ئەوە ژیانە کە تۆ 8 مانگ 9 مانگ لە دایک و باوک و یا لە خێزانت نەبێت و منداڵێکت نەوێت پێت بڵێ دایە و بابە ئەمە پێگوترێ ژیانی ڕاستەقینە؟ وەڵا وەکو حوبی زات وەکو ئینسان بوون وەکو مرۆڤ بوون ئەوەی کە ئەریکسۆن نێژێتی پیاوێکی ئوروپاییە ئەوەی کە دەروون ناسەکان ێژنی لە تەمەنی چلا ئینسان ڕوبەڕووی بحرانێکە بێتەوە ڕوبەڕووی قەیرانێکە بێتەوە کە ئەو ێژە 8 قەیرانوا لە ژیانی بەشەرێکە لە دایک بوون تا مردن هەر قەیرانێک لە سەردەمێکە سەر دەرتێرێ یەکێ لە قەیرانەکان قەیرانێکە لە سەردەمی مرد منداڵبوون و ژوورترا سەر دەرتێرێ ئێمەژین پێی دەورانی هۆڤیەت ئەبێ خۆت بدۆزیتۆ لە دوای ئەوە قەیرانێکی تر دەست پێکە ئەبێ هاوڕێیەک پێیا بکەی ێژێ پێی دەورەی زەواج و هاوسەرگیریە هەموو کەسێک لە دنیا بە دوای ئەوە ئاگەڕێ ڕەنگە یاسا و ڕێسای کۆمەلگا یا کولتور و دابوونەریت شتەکە بگۆڕێ بەڵام لە ناخی بەشەرەکە بە دوای هاوسەرێک و هاوڕێیەک و هاوژیانێکە گەڕان هەیە ئەگەر گرانی دۆخ نەیهێشت ئەگەر نالەباری کولتور نەیهێشت ئەگەر میدیا و سۆشیال میدیا و ئەو لەمە و شتێک نەیهێشت شتەکە جێبەجێ بمانایەوە نییە شتەکە نەماوە شتەکە سڕاوەتەوە شتەکە شاراوەتەوە شتەکە چاواشە کریاوێ ئەوەیە کە لە ئەوروپایشە هەر بەدوای ئەو شتا ئەگەڕن ڕەنگە خێزانگیریەکەوەکەوە من لە دانمارکا بینیم نوێتە خێزانگیریەکی ڕاستەقینەوەکی زەواجی خۆمان بێتە کیاستە بێتە هەمخانەگی ئیسا لە وڵاتەکانە ئێمە بە ناوی ئزدواجی سپی زەواجی سپی ئەبینین کابرا کولتور بەری گرتووە بێپارەیی بێکاری سەر لێ شێواوی زۆر شتێک بەڵام هەر لە ناخیوە داوایە کەس ئەوەی کە ئەریکسۆن ێژێتی داوایە کەس من غەریزەی جنسی وڵامێکی ئەوێت بە دوای ئەو وڵامە کولتور بەرگیری کردووە
گرانی بەرگری کردە نەبوونی یاسا و ڕێسایەکی ڕێکوپێک پشتگیریەک یارمەتیەک ڕێگیری کرێ خۆی ئەگەڕێ شتەکە بدۆزێتەوە زەواجی سپی دروست کردێ کچێک دەستی کوڕێکەرێ کوڕێک دەستی کچێکەرێ دوور لە چاوی یاسا دوور لە چاوی کولتور دوور لە چاوی شەرع دوور لە چاوی ئەخلاق دوانی بە یەکۆچنەونە هاوماڵ و ژیانەکەن و ڕەنگە مناڵێک کچیان بێت مناڵەکەیش حەزەکەن و باوکو دایک خاوەنی ونوەلەکانە چون لە یاسا ماف بۆ ناسنامە بۆ مناڵەکە نووسراوە مناڵەکە بەبێ دایک و باوک ئەو وەختە لە ئوروپا ڕەنگە ئەو مناڵە سیستمی حکوومەتی خۆی شتێکی بۆ دروستەکە ئەژێ وەکو مناڵی بێ باوک ئێمە بەخێویەکەین یا من لێوێ بینیمە مناڵەکە ناسنامەکە ناوی هەردوو کەسەکەیتیان نییە ناوی بەس دایکی واتە ئەگەر دایکی جازەیدا ناوی باوکیی تێچێ ئەمە با من ئەوە تماشا بکەین ئەو لەمە ئەو شتانە یا ئەو شتانەی کە ئێمە ئیمڕۆژین سەردەمی جەهانگیریە و مدرنە و پۆست مدرنە هەر شتێک لە جێگەی خۆیان ئیشێکی کردو و بۆ ئەو جێگەی خۆی چیە داوای یاسایەکی کردو بۆ نمونە مۆبایل دروست کریا کەس بیری نەکرێتەوە مۆبایل یا هەندێوەێژن شتێکی پێویستوێ شتێکی زۆر زیاوە و تەلەفۆن بوو پێویستینەوە ئیسا ئەوە من پێمە دووسیمی تایە جەناب و پێتە دووسیمیوات یەکێک دوانی پێ بە دوو دوانە دووسیم و چواردانە هەنۆز ێژێ کەمە دوکانی بۆ دروستکریا فرۆشیاری بۆ دروستکریا مامۆستای بۆ دروستکریا سازێ و مەجبوریش بوون ئاخرەکەی یاسایکی بۆ دروستکەن کوڵی پێگیرێ سرقەتی پێکرێ دزی پێکرێ خیانەتی پێکرێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە دزی پێکرێ لە خۆیەوە لە عالەمی مدرنا ئەمە دروست بوو پێویستی کرد یاسایکی بۆ دروستکەین پێویستی چی کرد تعمیرگایکی بۆ خاستکەین پێویستی چی کرد جلدیی بۆ خاستکەین شەبەکەیکی بۆ خاستکەین تۆریی بۆ خاستکەین فەیسبوک سواری بوو ئینستاگرام سواری بوو ئەوەیە کە ئەم شتەکەتێت ئەگەر وڵاتێک ئەو شتانەی بۆینەوێ هەر ئەو شتە بێت یا ئەمێنێتەوە ئەم وڵاتی ئەمە بەم شێوەی زەواج و خێزانگیری و ماڵ و خێزانەوە ئەگەر گەرەکوێ ئەو شتە بێت لێرەدای بەزێنێ هیچ چوار دەورێکمان بۆی دروست نەکرێت یا ئەمێنێنەوە هەم زەواجەکە خراوەکەین هەم ئەویش خراوەکەین ئەوەیە ئەبێش خوێندنەوەمان بۆی بێت و ئەگەر کەسێک لەم وڵاتە گەرەکێ بەو شێوە ژیان بکات یا ئەمەی بۆ ناکرێ یا ئەوەی بۆ ناکرێ ئەوەیە کە وەختێ باسی ئینسانی زیرەک و هۆشیارەکە نەشە چی بکە ئێژن زیرەک و هۆشیار سێ ئیشەکە یا خەڵکۆک خۆی لێەکە یا خۆی وەک خەڵک پێەکە یا ئەگەر نە خەڵک وەک ئەمی لێتێ و نە ئەم حازرەوەک خەڵکی لێتێ بفڕێ هەڵۆتێکی هەڵەوە و قەلتێکی قەلا و کۆترتێکی کۆترا بچۆ بۆ وڵاتێکەوە لە ڕەنگی خۆی ئەو هەڕەشە و مەترسیانە یا ئەو کێشە گیرگرفتانە کامانن کە هەڕەشە لە خێزانی ئێمەکەن بە تایبەت لە کەلتور و کۆمەڵگەی کوردیە وەڵا لە کوردەواریە ئەوەی کە ئێمە عمرمان بەشی بکە و ئاگامان لێبێ یەکی وەکو من کە تەمەنی ئیستا نێزیک بە 50 بوومەتەوە من چەندانە زەواجم لەم 50 ساڵە بینیە زەواجێکی پێش لە خۆمان کە باوکو دایکمان باسییانە کردبوومان ئەیان وتیان ژنمان بۆ خواستەوتم کەوتیان تۆ کاری نەوێ یا کچوتیان ئەوە دامان بەشی وتی وەکێوتی وڵات تۆ کاری نەوێ من ئەمەم بیستە باوکم وتیە لە دەوری ئەمە ئاوا بووە ئەو باوکانە کە نیان نەزانی کیان بۆ خوازن و نیان نەزانی کێ ئەخوازن ئێمەیان خستۆ خۆشمان بە بەختەوە دەزانین زۆر باش بەخێو کراوین ئاخر لە سەردەمێکاوین بیر و ڕاکان جۆرێکی ترو وەختی ێژن عالم گۆڕیا خۆ عالم گۆڕیانی خۆر نەگۆڕیا ئەستێرە نەگۆڕیاوە زمسان نەگۆڕیاوە بە شەرەکان و بیر و ڕاکانیان کە گۆڕیا عالەمە گۆڕێ بە شەرێک ێژێ من حەقم هەیە هەموو شتێک دەستکاری بکەم تەکی بە شەرێک ێژێ من وەزیفەمە شکرگوزاری هەموو شتێکم دوو بەشەرن ئەو هەر ئەبێ شکر بکەم ێژە من ناشکرم ئەگەر شتەکان بە کەیفی خۆم دەستێنەدەم ئەمەیە لە سەردەمی پێشە بەشەر مکەلەف بوو لەم سەردەمی نوێوە بەشەر محق بووە ئەو ئەو تەکلیفم هەیە وەکو بێژی قەرز وا بەلامە و نەیدەمەوە نائارامم ئەم ێژێ قەرزم وا بەلاتەوە و نەیسێنمەوە نائارامم ئەمە دوو بەشەرن خاوەن قەرز جۆرێتر ژیانەکە قەرزاریش جۆرێتر ژیانەکە لەو سەردەما کە باوکێمە وا ژیانیە کرد و وا ژنیە خواست دایکێمە وا شوویە کرد و وا ژنیە خواست بیرێکیان بوو لە مەوردی زەواجە ئەو کە من زەواجم کرد تەکلیفێکی ژیانم جێبەجێکرد وەک چۆن ئێمە بووینە 6 ساڵە بێ بڕۆینە مەدرسە خۆشمان نازانین بۆ لێ تەکلیفە بێ بڕۆی دەرس بخوێنی ئەو سا زەواجکردن تەکلیفێک و لەسەر کوڕێک ئەیان و جایەڵە چۆن ژنی نەخواستێ کچێک ئازەوە چۆن شووی نەکردێ شوو نەکردن و ژن نەخواستن جۆزی عەیب بوو
یان و تووشی عیب بووە شووی نەکرەوە ژنی نەخواستە کە ژنیان بۆ خواست لە عیبەکە دەرچوو ئیسا خواشکر ژن منی لە عیب لاورد کچ شوویە کرد خواشکر شوم کرد عیبێکم لە مل بووە جا ئەگەر شوەکەیی بەدڵنەوە یانووی تر ئەمە هینی تۆز ئەبێ بە خێوی بکەیت وەک من چی چاوم حەز لێ بکەم چی حەزی لێ نەکەم چاوە بێ بە خێوی کەم نەیش بینێ هەر زەحمەتە ئەگەر شتێکی تێبکەوێ ئازار مەدا ژن ئەبووە چاوی شوەکەی تەکلیفی و لە چاوەکەی چاودێری بکە پیاو ئەوە دڵی ژنەکە تەکلیفی و لەم دڵی خۆیە چاودێری بکە ئەگەر پیاوەکەی بەدڵنەوەی خیانەتی پێنەوە کرد چاودێریە کرد ماڵداری بۆ کرد پیاوەکە ژنەکەی بەدڵنەوەی مراقبەی لێ کرد وەکو قەدیم ئەم کاژمێرە خراپە و ئەمان برد چاکمانە کردو جەڕێکیمان ئەوەزە کرد فڕەمان نەدا پێشتر باوکو دایکی ئێمەگەر لە یەکتر ناڕازی بۆیان یەکتریان چاکە کردو خۆیانیان چاکە کردو چاودێریانە کرد عیلاجیان وەرەگرت من ئەگەر چاوم ئێش بکە نایژم دەری بێرن چاوێتری تێبخەن چون چاومە تەکلیفە لەسرم مراقبەی لێ بکەم ئەوە باوەڕێک و لە زەواجی قەدیمە وەلێ لە زەواجی تازە خۆژن چاو نییە چاویل کەس بەدڵمنەوە ئەی گۆڕم پیاو خۆ دڵ نییە کڵاوە پێم ناکەوێ ئەی گۆڕم آخر ئەو مکەلەف و ئەم محەقە من حەقم هەیە لە ژیان توێژ و چێژی خۆم وەرگرم وەختێ نایدا بۆ نەی گۆڕم ئیسا کاژمێرەکان تعمیر ناکەین ئەی گۆڕین هەر بە دڵمان نەولایە بەیندانێتر ئەو لەمە ئەمەی کردێ بیر و ڕاکەی گۆڕیگە کە بیر و ڕاکە گۆڕیا چۆن لە سەعات گۆڕینەکە بیرەکەیتەوە هەروە لە سیارە گۆڕینە هەروە لە خێزان گۆڕینی چا جا ئێمە نەمانزانین ئێمە ئەتوانین لە بەردەم ئەم لافا و هروژمەی ئەو لەمە و جیهانگەراییە خۆمان و خێزان بپارێزین یا کێن ئەوانەی کە ئەتوانن لە بەردەم ئەم شاڵا و هێرشە بێڕەحمەی ئەو لەمە و جیهانگەرەیە خۆیان و خێزانەکانیان بپارێزن من ئێژم چی ئەو لەمە بێت چی ئەو لەمە نەبێت ئێمە نەیخینە سەر ئەو لەمە و جیهانگیری گەرەکم نییە لەو بابەتە دفاع بکەم گەرەک من ڕاستیەکە وەکو خۆی ببینین تا هەڵە نەکەین باشە لە سەردەمی عەولەمە و بەر لە عەولەما چۆلەکەکان هەر زەواجیان نەکردیان نەکرد مارەکان هەریان کردیان نەکرد ئەو لەمە نابێ بەرگیری لە زەواجی مارەکان بکە دمارە کۆڵەکان دوو پشکەکان مێرولەکان نابێ بەرگری لە ئێمەش بکە زەواج نەمێنێ بەشەر نامێنێ ئەو لەمە ئەگەر نەیتوانی ئەمە بکە ئەو لەمە چەواشە بووە چون نابێ فیمینیزم بگێتە ئەو دەرەجە بێژە پیاومان پێویستنی نابێ ئەو لەمە بگێتە ئەو دەرەجە بێژێ ئێمە تۆی سکسەکانمانە ئیتر ژن پیاوی بۆچی و ئەوە هەموو وەویلکانە و بووکە شوشە هەست نابێ بەشەر نامێنێ ئەو لەمە بۆ بەشەرە جیهان بۆ بەشەرە بەشەر نەما هیچ نامێنێ بۆیە ئێمە بێ زەواج لە عەولەمەی چاوەکو ئەسڵێک بزانین وەکو ئەولەمە زەواج بکەین با زەواجێکی سەرکەوتووی سەردەمی مدرنمان بێت لەوایچە تەواوی دنیا بگۆڕێت درۆ هەر درۆست خیانەت هەر خیانەتێ بێڕێزی هەر بێڕێزیە هەر کوێی دنیا بگەڕێ ئینسان لە گۆشت و پێش و ئێسک و سوقان و هەست و فکر دروستکراوێ خیانەت لەلایەن نامەقوڵ درۆی پێ بکەی بێتاقەتە مافی بخۆی تووڕە ئەبێت چی بەر لە عەولەمەوێ چی دوای عەولەمەوێ ئێمە با زەواج لەسەر بنەما ئەخلاقیەکان لە دەورانی عەولەمەی چادانێ ڕاست بکەین وەیەکۆ ڕێزی یەکتری برین ئازادی بدەین بە یەکتری قدرەت یەکتری لە بینەوەین گەشە بدەین بە یەکتری نشات بۆ یەکتر دروستکەین خۆشەویستی پێشکەشی یەکتری بکەین ئەوەیە کە لەم سەردەمەی چا ئەگەر کەسێک گەرەکی وێ زەواج بکات زەواج وەکو شتێکە لە مود ناکەوێ چۆن ڕاستی لە مود ناکەوێ ینی 1000 ساڵی تریش تەبەن بکەین ڕاستی هەر بە نرخترە لە درۆ وەفا هەر جوانترە لە بێوەفایی ئێمە بین ئەمانە لەم سەردەمەی چابێرینۆ ناوکایەوە ژیانی عەولەمەش ئینسان حەز ناکات زەواجی کرد بە تەلاق لێک جیابێتەوە حەز ناکات مناڵی بوو بێدایک گەورە بێت حەز ناکات خێزانگیری کرد خێزانگیریەکەی تێک بچێت بزانین چی ئەوانە تێکەدات ئەو بنەماوە لە تازەکەینەوە ئەو شتانەوە تێکێدات نەناسینی خۆتە لە پێشە تۆ خۆت نازانی بۆچی زەواجەکەی نازانی زەواج کام بۆ شایی ژیانی تۆ پڕەکاتەوە نازانی هاوسەر بۆچی ئەشێ هاوسەروێت بۆچی پێویستیمان پێ ئێمە ئەگەر بتوانین لەم سەردەما بە زوانی نوێ بە ڕەوشی نوێ هاوسەر بناسیێنین کە ئەگەر تۆ هاوسەرگیری کرد وەکو ئەو مامەڵەکانی تر نییە سیارە توانی بگۆڕی ئەتوانی کاژمێرەکە و بگۆڕی بەجێ ئەوە چاکی کەیتەوە وەلێ ژن ناگۆڕێ هەر من ئێستا بە حزوری جەناب و یەژم خوای ڕەبی العالەمین دەسەڵات بدا بە من ژنێک بە هەر شێوەیە خۆم حەزی لێکم خاسی کەم و بمدەنێ ژنی دووهەمێت بیدەن بە من ئەوا بۆم بوو هات مناڵەکانی من ئەیکەنە دایکی خۆیان
حۆری چەو لە بەهشتی چوات کوڕەکەی من حازرە بێژە پێی دایک جیاتی دایکی خۆیان وا بوو ئەم مامەڵەوەکو مامەڵەی سیارە نییە بیگۆڕی ئەمە بێ خۆتی فەدا بکەی هێمە عشقبازیمانە و عشقوەرزیمانە دوو چتە عشقبازی وەکو چۆن شەترەنجەکەی بە مۆرەکان کایە ئەەکەی وەزیرێکە بەینەیتە بەردەستی سەرباز ێزانی ئەو سەربازە وەزیرە بکوژێ شاکەی ماتەوێ وەزیر خۆشەویستترین قەویترین لێ هاتووترین مۆرەی سەر عەرسەی شەترەنجە تۆ بۆ ئەیدەی بە کوشت ئەزانی ئەو سەربازە بجوڵێ شاکەی و کوشتە تەواوەبی بە وەزیر کایەکەی بۆ خۆشەویستی و دەسەڵاتەوە ئەو عشقبازیە وەلێ عشقوەرزیەژی چۆن خۆم فیدای تۆ بکەم تۆ ژیان بکەی من بمرم هێمە ئیمڕۆ عشقبازیەکەین لە زەواجە لە سەردەمی عەولەمە بۆ یەکانە تێکەچێ ناومانە ملی عەولەمە ئێمە عشقبازی فێرس بووین باوکو دایکمان عشقوەرزیان ئەکرد ئەیوو من چۆن نەخۆم تۆ بخۆی من چۆن نەخەوم تۆ بخەوی من چۆن بچووکیت بکەم تا تۆ گەورە بووی هەمە ئیساژن تۆ چۆن نەتوانێ بچووکی من بکەیت تا من گەورە بووم تۆ مەخۆبا من بخۆم دەیکێ تااقەتی ئەم شتەیە ئەمە عشقبازیە لەم سەردەما ئەکرێ زەواج بکەین خۆشببختیش بووین بەختەوەریش بووین بەڵام هێمە بزانین لە هەر مامەڵەیەکاکێک کەسێک گۆڵ بدەین خۆمان بەرژەوەندیمان دەستکرێ مامەڵەی زەواج تەنیا مامەڵەیەکە ئەو گۆڵدا خۆ دۆڕاوی ئەو بردیوە تۆ خۆشحاڵی وەک چۆن من مناڵەکەم ماچەکەم مناڵەکە گپی ئەسڕێ لەوە من ماچم کرێەوە لێ من خۆم لەوەی کە ماچم کرێ لە زەتەوەم تۆ بێشە لە زەواجە بە خزمەتکردن لە زەت بۆی من ناخۆمەیدەم بە مناڵەکەم کە ئەو ئەیخوا و دەمەتەقێنێ من تێرەوم ئەگەر ئەم بیر و ڕا بتوانین دروست بکەینەوە بیسازینەوە هێمە با بزانین لەم سەردەما بە عشقبازی دوو هاوسەرمان کرێسە هاوشەڕ ئەمە زۆر گرنگە ژن و پیاەک بە هەزار زەحمەت ئەیانگەێنینە یەک تەڵاو مارەی و ئاڵتون و هەموو شتێکیان بۆکەین و ماڵ و خان و سیارە و ئەیانگەێنێک و ێژین ئێوەش بۆچی حەستان کرد دێگەژێ وڵا ئەو ڕەنگی سووری حەز دێکرد منش ڕەنگی سوورم حەز دێکرد دیارە ئێمە بۆ یەکترەشی سەرسەری بووی نەسۆ بە پەنج شت داوای لێبوردنەکەم من پەتامە هەروتم با پرۆگرامەکە بکەین بە پەنج شت ئێمە ئەژین بەیانی هەڵەسین شتێک بۆ بەقا نەمردن ئەشێ دەست بکەین خواردن وێت جێگەوێت خەوێ بانوێ سەرماوێ گەرماوێ عیلاجوێ ئەمە پێویستە هەرکێ بتوانێت یارمەتی نەمردنی من بکە خۆشەویستە خێزانم بیکا خۆشەویستە من سوحتایەوارە بە دوای گەشە و شادی ئاگەڕێم هەرکێ نشاتم بۆ فەرامکە خۆشەویستە خێزانم چەندی لە دروستکردن نشاتی منە هەوڵەدا هەر کەسێک قدرەت بدا بە من پشتگریم بکە حەمایم لێ بکە خۆشەویستی منە خێزانم چەندێ قدرەت مەداتێ تا بێتە مەعشوقەم هەر کەسێ ئازادی بدا بە من بە کەیفی خۆم بێژم نە بێژم بڵێ هاوڕێی بکەم هاوکاری بکەم چەندێ ئازادیم پێداوێتە خۆشەویستی من هەر کەسێک خۆشەویستیم پێ ببەخشێت خۆشمی بوێت پەنجتم من لە خێزانگیریا گەرەک هەرکێ بۆی کردمەوێتە خۆشەویستی من تۆ ئایسا ئەو هەموو بینەرەیە مابینێ خۆشەویستترین کەسیان بزانم پەنجیانە داتیانە عشقیانە داتێ شادیانە داتێ ئازادیانە داتێ قدرەتیانە داتێ بۆ مانەوەیان یارمەتیانەکە من خێزانگیریم کرێ لەم سەردەمی عەولەما ئازادیم ناداتێ قدرەتمی لێ گرتووە نشاتم ناداتێ نایەڵێ خۆشەویستی بزانم چییە بۆ ژیانی من هەنگاوی هەڵنارێ بۆیە حەزی لێ ناکەم پێشتری شەرکێ بۆی کردم هەر خۆشمەوێت ئەمڕۆژ ئائیسا لە کێ ڕقتانە بزانم پەنجەی لێستان سندویان دکتۆرە و پێنجە دەبنە بنەما و بناغە بۆ خێزانێکی سەرکەوتو یا کامن بناغە و بنەما سەرکەوتوەکان بۆ خێزانێکی سەرکەوتو تەندروست ئەم پێنجە پێداویستی ژیانن ئەم پەنجە ممکنە کەسێ بیدا بە من وەلێ بە بێ ئەخلاقی بمداتێ بنەما گرنگەکان ئەخلاقن پاکدامێنین خۆشەویستی ڕاستەقینەن وەلێ من لە خێزانێک ئەم پەنجەم دەستکەوێ خۆشەویستمە و گەرگەرەکمە بوومە خۆشەویستی کەسێکیشە ئەم پەنجێ پێ بدەم کەدام پێوەمە هاوسەری من خێزانێکم هەڵبژارد بۆ خۆم هەستم کرد لە لایە گەشەکەم خۆشی ڕووم تێکە قدرەت مەداتێ ئازادی مەداتێ نشات مەداتێ بۆ بەقام یارمەتی مەکە هاوردمە ماڵ بووە خێزانم بەر لە عەولەمە دوای عەولەمە ئیسا هیچ کام لەمانم لێ دەست ناکەوێت هەموو ڕۆژێ لە ماڵی ئێمە شەڕە من هاوسەرم ئاورد بووە هاوشەڕ آخر تۆ ئەتوانی کەسێک لەو دەرەوە بکوژی و خۆی دەرباسکەی بەڵام لە ماڵا کە دایکی مناڵەکان و کوشت ئەسیری دەستی مناڵەکانتی ئەمە مامەڵەیە کە تۆ یا براوەی هەردوو لا براون یا هەردوو لا دۆڕاون لە دەرەوە ئەکرێ مامەڵە بکەیت تۆ براوەوی بەرامبەر دۆڕاوی
ئێمە نەمانزانیە مامەڵی زەواج لەو مامەڵانە سەبەر لە عەولەمە دوای عەولەمە سەردەمی جیهانگیری 500 ساڵی تر 500 ساڵ پێش لەمەوبەر قەعەدەکەی یەکێکە وەختی خۆشببختی بەرانبەرەکە و خۆشببختی وا لەوە ئەو بەرانبەرە لە تکی تواژی نشاتی دەستکەوێ قدرەتی دەستکەوێ ئازادی دەستکەوێت تۆ بۆ نمونەیەک بێژم من خێزانێکە گرم هاتوۆتێکی مناژیان کا من بە دوای قدرەت ئاگەڕێم گەرەکمە لە ماڵە هەموو شتێ بە کەیفی منوێ دەی ئامێکە گەرەکی هەموو شتێ بە کەیفیوێ ناتوانێت ڕێز بگرێ ئەبێت تۆزێ لە قدرەت و بێتە خوارد تا بتوانانی خۆشەویستی بدەی بە بەرانبەر ئەبێت تۆزێ لە ئازادی بێتە خوارد تا بتوانانی ئازادی بدەی بە بەرانبەر تۆ گەرەکتە هەر خۆت ئازادی و قدرەت لە دەستی خۆتایە پارە لە قدرەت چیە پارەس سامانە دەسەڵاتە هەمووی لە دەستی توایە و گەرەکتە خێزانەکەی چی لە لاتا بەختەوەروێ ئەی بەشی ئەو کووە ئازادی هەمووی بەدەستی تۆ خێزان سەرکوت بکەی چی پیاوەکە ژنەکە چی ژنەکە پیاوەکە خێزانی بەختەوەر هەر پەنجتەکە ئێژێ من چۆن نەتوانم بیدەم باو ئەوش لە لای خۆێژە چۆن نەتوانم بیدەم باو وەختێ تۆ بێژیت من چۆن نەتوانم لە ئەوی بسێنم ئەوێتە عشقبازی وەلێ وەختێژی من چۆن نەتوانم بیدەم باو ئەوێتە عشق وەرزی کە تۆ خزمەتت دەست پێ کرد خۆشەویست دکتۆر کاریگەری سۆشیال میدیا زنجیرە دراماکان تەلەڤیزیۆن بە شێوەیەکی گشتی ئایپاد یاری ئەلکترۆنیەکان چ ڕۆڵێکی خراپیان گەڕاوە لە ئاراستەکردنی خراپی خێزانەکان ئێمە لە کاتێک کاسە کۆمەڵگەی کوردی ڕێژەی تەلاقی زۆر بەرز بۆتەوە بەشێکی زۆری بۆ کاریگەری سلبی و خراپی ئەو زنجیرە درامایانە ئەگەڕنەوە کە بێڕێزی بەرامبەر بە باوک بە خێزان خیانەتی هاوسەرگیری جوان و ڕەونەقدارەکەن لە کۆمەڵگەیە ئێستا من و بەڕێز خەریکین لە سۆشیال میدیا شتێک تەولی دەکەین بۆم خەڵک پەیوەندی بۆ من و تۆ چیەژین ئەگەر باش بێژین کاریگەری ئیجابی و باشمان ئەگەر خراو سلبی و ناشرین ئێمە ئەشێ بچین بزانین ئەو دراما بەڵاو ئەکرێتەوە چ فکرێوە لە پشتیوە کێس بەڵاوی ئەکاتەوە بۆ بەڵاوی ئەکاتەوە چۆن بەڵاوی ئەکاتەوە کە ئەوە دەست و دەسەڵاتی منیتیانە بەڵام من بێگومانێژم هۆشێکی ڕەشمانە و هۆشێکی سپی هۆشی ڕەش وەختێ دا ئەنشێت ئەبێ بیشاری تو بۆ نمونە ئەو کەسانەی تووشی ئالوودەیی ئەبن هۆشی ڕەشیانە ئەگەڕێن بۆ چۆڵەوانیەکان ئەگەڕێن بۆ خەڵوەتەکان یەکێکیان کارێکی خراپێژێ دوانی تریان یارمەتیەکەن بۆ جێبەجێکردنی بەڕاستی ئەو کەسە خەریکە تماشای ئەو دراما ئەکات بەڵێ ئێژێ وەکو فیلم خەریکم تماشایەکەم ئەبێ پرسیارێ لە خۆی بکە حەز ئەەکەم ئەم ئەکتەرانەیەکێکیان باوکم یەکێکیان دایکم یەکێکیان برامێکیان خۆشکمێ ئەگەر حەز ناکە با بزانێ ئەمە شتێکی ڕەشە ئەو خەریکەتیایە بەشداریەکە وە بەیانی بەلا ڕێغا ئەیبات ئێمە ڕەنگە بچین بۆ تماشای حیاتی حیوانات بچین بۆ باخچەی حیوانات لەوێ مەیمون ببینین شێر ببینین سەگ ببینین کەمتیار ببین بێژن ئێمە تماشای شێر و کەمتیار و سەگەکەین پێمان سەخت نەوێ وەلێ ئەمە فیلمی بەشەریە ئەمانە بەشەر خەریکن بنەمای بنەماڵە ئەخەنە بەرچاو مناڵێکە خەریکە تماشایەکە ئەی کاتە بەها بۆ خۆی ئەمە بوو بەها لە وردە جێگەی گرت ئیتر تۆ حساسیەت نامێنێ پێی هەستیاری نامێنێ ئەم فیلمە بینی تایە بێڕێزی هەموو ڕۆژێک ئەکرێ و ئاساییچە و ئەکتەری باشتیایە بازیەکات و نووری باشە و خانووی باشە و فیلمی باشە و زۆر جوانە تۆ نازانی وردە ئەمێتە بەها بۆ مناڵەکە هۆشی ڕەش تۆی کێشاوە بۆ خۆی ئەی هۆشی سپی کامەسە ئەو شتەسە کە ئەکرێ حەز ئەەکەی بکرێتە وێنە و بخرێتە بەرچاوی هەموو کەسێ پیاوێک لە خەفایەکە لە سوچێکە خەریکە سەگێکی کەوتووی برسی نان پێدا کەس ناچوو ئەمە بکاتە فیلم و بیخاتە بەرچاو بەڵام کە ئەخرێتە بەرچاو هەموو کەسێک حەز ئەکا خۆزگەم من وایم ئەو ئیشەم ئەکرد ئەمیچە ئەوێتە بەها ئەگەر سۆشیال میدیایەک خەریکە هۆشی ڕەش ئەکاتە بەها و تۆش دانیشتووی لە بەریای گوێی لێ ئەگری و ێژی ئەمە باخچەی حیواناتە من تماشایەکەم خۆ کاریگەری تێمە نییە خۆت کۆڵە دەی وردە ئالوودەی ئەو بەها ئەویت و ئەو بەها هەستیاری تۆ بەرانبەر بەخۆی کەم یا زۆرەکە لە ئەو بەها ڕاستەقینەکان کەم دەکاتەوە لەم بەها درۆینە نێزیک دەکاتەوە ئەوەیە بەیانی ئەوە لە ژیانی تۆ ڕوویدا هیچ کێشەیەکە بۆ دروست ناکە نمونەیەکی زۆر سادەی وێژمەوە هەڵوژە ترشە هەمومان نەزانین کیوی ترشە ڕەنگە یەکسەر بینیتە دەمی مناڵێک نەتوانێ بیخوا هەردا پێی تفی بکاتەوە بێژە ترشە تۆ تۆزێکی بدە بە لێویوە ئاواکە تۆزێتری بدەرێ جا لەو لە هەڵوژەکەی بە تەواوی بدەرێخوا ئاخر وردە هەستیاری و ترسی ئەم ئامە لەو شتە کەم کردو
ئەوانە خەریکن ئێمە وردەوردەکەمەکەنەوە من وەکو ئەوانەی کە دڵتەنگی ئەم کۆمەلگانە نەدڵتەنگی ئەولەمەن کە نابێ بدا لەم کۆمەلگا هاتەوە تۆ ناتوانانی بێژین کاتە دکتۆر جەنابەت فەرموود من نازانم بە چه هۆکارێ پەخشەکرێت کێ لە پشتێوێتی کێ یارمەتیەدا بۆ چه ئامانجێ پەخشیەکە خێزان خۆی ڕۆڵی چیە لەوەی کە کابرا لەوەچە دەمز خاڵ تەڵا وەکو ئێوەڵێن ئاڵتونی هەبێت لەوەچە دووسێ قفڵ لە دەرگاکەیەدا بەڵام ئەم هەموو مناڵە جوانەی هەیە دەرگای کردوتەوە بۆ سوۆسیال میدیایەکی خراپ وەکەوەی وێنەیەکی ڕۆژەدا بە خێزان خێزان خۆی ڕۆڵی چێ دایک و باوک ڕۆڵی چێ لێ وڵات تۆ تەلەڤزیۆنێکە 400 کاناڵەگری من لە ئوروپا بینیمە ئەوەی کە من لە سوێد نۆروژ دانمارک بینیمە تۆ ناتوانانی هەمووی شەبکەکانەبی لەوێ سیمێکی ئانتن تەندەنێ ئەچیتە وێنەیەژی وەڵام من مناڵی ئەو نەمێژە وەڵام ئەمە نابێ ببینن ئەم مناڵانی تۆ ێژی قەی نایبینم ێژە دەیەبێت لە سعات فلان بەولاوە ببینی لە خوارەکەی کوێ نووسی بێژنێک دەدەنێ ئەی خەنە سەر تەلەڤزیۆنەکە و تۆ 20 کاناڵەتوانی بگری بەڵام بەداخۆ ئێمە بە سەتەلایت 500 کاناڵەگرین هیچی چیلا نابین هەر هەمووی چیوا لە بەردەسی مناڵەکە تۆ چۆن قاپیەکەی خۆتەبەسی لە دز لە مێشولە ئەیبەسی لە تۆزەی بەسی ئەبێ ئەو تەلەڤزیۆنیشتە لەوانە بەسینەوە بەستەیتر خۆتی نایکەی من پڕی ئەم وڵاتە هەر هەمووی بێ لە مادە هۆشبەر کە من خۆم نەکێشم مادە هۆشبەر چۆن نەچواتە لەشی من ئەوەیە ئێمە ئەشێز ئەگەر ناتوانین بەری ئەو جێگە بگرین بەڵاویەکاتەوە مەبەستی تایبەتی هە بەڵاویەکاتەوە یا مەبەستی نییە نازانێ یا بۆ کولتوری خۆی بەڵاویەکاتەوە سەتەلایتەوە منیش لە ماڵی خۆمایگرم لە کولتورێکی ترا ئەوانە من وەکو دەروونناس ئێمە بە تاکۆ کارمانە بە گشتۆ کارمان نییە من خۆ کۆمەڵ ناستیم من خۆی ئاسا و سیاست نییە حکمی وڵاتێک بدەم من دەروونناسم تەکی تاکێک کاتێ بۆ لامێژە چی بکەم ڕێگەی بۆ دانم ێژم کاکە خۆت پارێزگاری لە خۆت بکە ئەوە هەمووی کەناڵە ئەو کەناڵە بەهاکانی تۆ ئەبەزێنێ مەجبوری بچی لە بەریادانشی مەجبوری خێزانە بنیتە بەری مەگەر تۆ ئەڕۆی لە ئەو بازارڕە هەموو شتێ فرۆشن هەموو شتێ ئەکڕیبی وێتەوە بۆ ماڵی خۆتان ئەوەی پێداویستی ماڵی خۆتەی کڕی پارە و بێهودە خەرج ناکەی من ێژم وریاییەک دروست بێت ئەگەر کەسێک بۆی گرنگە ئەبێ بێ لەسەر بنەمای خێزانی و ماڵی خۆی ڕاهێنان بکە فێربوون بکە کە فێر بوو ڕاهێنانی کرد بۆ خۆی بیواتەوە بەشی ماڵ و مناڵی خۆی لێ بدا چاودێری ماڵی خۆی بکە قاپیەکانی کامی نابێ بازوێ بیوەسێ و کامی حەزەکات بەرەو سەوزایی بیکاتەوە خۆی ئەشێ بیکاتەوە حەزەکات تاریکی بکە و بخەوێشێ خۆی بیکات زۆر باشە دکتۆر بەداخەوە ڕێژەی تەلاق و جیابوونەوە لە کۆمەڵگەی ئێمە و هەڵوەشاندنەوەی خێزانەکان و پەرتپەردبوونی مناڵ بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە و ئەتوانین بڵێن یەکسان بۆ لەگەڵ ڕێژەی هاوسەرگیریە قسەیەکیش هەیە دەڵێ گەر کۆمەڵگەیەکی تەبا و پێکەوە نووسا و بەختەوەرت ویستە تێکی بدەیت لە سێ شت بدە خێزان و ڕەمزایینیەکان و پەروەردەکاران و مامۆستایانی لە ئەگەری نائارامبوون و ناسەقامگیربوون و هەڵوەشانەوەی خێزان کۆمەلگە بەرەو چه هەنگاوێ ئاقار دەهابێ وڵا ئێمە ئەبێ بۆ ئەوە ئەو چتە ڕوونەدات بزانین بە کەسێک و بە دوو کەس ئینسان بە ئاوێنەیەک بەرە ڕووە بینێ بە دوو ئاوێنە پشتەسەریچ ئەبینێ وەختێکانە کۆمەلگایەک ڕوبەڕوو ئەبێتەوە تەکی ئەم کێشە پرسانەوە ئەشێ سیستمی حەمایەتی بۆ دروست بکەین ئێمە ئایا توێژەرمان هەست دانشێ لە بینی ئەو بنەماڵەلەوە تووشی گرفت بوون یا هەر بە شێوەی ئاسایی قەدیم ڕوبەڕووی شەڕ خێزانیەکانەوە بە تەلاق دوای تێرن ئێمە زۆرێ لە تەلاقەکانمان تەلاقی پێویست نییەن تەلاقی ناپێویستن یعنی کەسەکە لێ هاتووی نییە لێزانینی نییە عیلاجی وەرنەگرتێ چارەسەری نەکردێ بۆ نمونە گرفتی خەوتنیانە نەچوون عیلاجی بکەن گرفتی تەفاهم و قسەکردنیان پێکەوە ئێمە مەهارەتمانە گرفتی عشقبازیانە ئێمە توانین فێریان بکەین هەر وەک چۆن لە نەخۆشینە دەیان ڕێگەمان بۆ چارەسەری نەخۆشینەکانە لە تەلاقی چاکە گەورەترین نەخۆشینە نەخۆشینێکی زۆر گەورەس مناڵێک ئەخاتە ژێر دەستی باوە پیارە باوەژن ئەلبەتە من ڕێزمە بۆ زۆرێ لە پیاوە و باوەژنەکان کە لە باوکو دایکیش باشتر خزمەتەکەن بەڵام ئیتر ێژێ هەزار شەقازلەی دایک بە تاقەماچێ شەقازلەی باوەژن ئێشی دەرناچی ئێمە ئەگەر وا بیری لێ بکەینەوە یەکێ لە ڕێگەکانمان ئەوەیە کە ئەو نەهادانە ئەتوانن چاودێری بکەن یارمەتی بکەن دروستیان بکەین یەکێکیان مشاورەی تەلاق یەکێکیان مشاورەی پێش لە زەواجە یەکێکیان مشاورەیە کە ئەتوانێت ڕەوشتی ڕاهێنان و ورکشۆپەکانە کە ڕەوشی خێزانداری ئەتوانێت دکتۆر گیان زۆر سپاس دەکەم
سپاس بۆ ئامادەبوون و گەورەتکردین بەرنامەکەت ڕازاندەوە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد خانی مامۆستای زانکۆ کە میوانی تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ بوو. خۆشەویستانم دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێنەوەلاتان بۆ تەواوکردنی بڕگۆ بابەتەکانی ترمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0771 840 2000. شەربەتی سەنایس. دڵخۆشین هەموو کات، دڵخۆشیێکی بێکۆتایی لەگەڵ شەربەتی سەنایس. لەگەڵ من و تۆ لە هەموو شوێن و جێگایەک تەنها سەنایس. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە، هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن، ڕێگرە لە قەڵەوبوون. ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە، بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەیتێک لە برنج، بەڵام ژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت.
خۆشەویستانم بڕگەی ڤیددیۆکانی ئێوە بڕگەیەکی ڕۆژانەی بەرنامەکەمانە کە ئێوەی عزیز و خۆشەویست لە ڕێی ژمارە مۆبایلی 1950 1990 ئەو وێنە و دیمەن و ڤیددیۆ گرنگانەی کە ڕۆژانەی بین بۆمانە نێرن ئێمەش لەسەر شاشەی بەرنامەی پەیامی ڕۆژ و کەناڵی ئاسمانی پەیامەوە بۆ خۆمان و بۆ ئێوەی عزیزشی جارێکی تر لێ دەدەینەوە. گەنجێک لە شارەدەی یام لە گوندی ئەحمەداواوە دیمەنی بڕینی گیا ئەوە بە مڵۆکردنی بۆ نردوین پێکەوە بینەری دەبین و پاشتر دێنەوە لات. خۆشەویستانم شاعیری بەڕێزی کورد مامۆستا مەلا محەممەد یوسف لە دیوانی کۆچەردا مناجاتێکی خۆش لەگەڵ پێغەمبەری نووری چاومان پێشەنگ و پێشڕەوی ڕاستەقینەی دنیا و قیامەتمان دەکات. پێم خۆشە منیش بیگوازمەوە بۆ ئێوەی عزیز و خۆشەویست و ئێوەش گوێبیستی بن. یا ڕەسوول الله زەلیل و هەم فەقیرم ڕەحمەتێ تۆی لە هەردوو لا دەلیل و دەستگیرم ڕەحمەتێ کێ هەیە بتوانێ مەدحی پایەی بەرزت بکە خوایە تاریفت ئەکا من کۆڵە بیرم ڕەحمەتێ تۆی ڕەوانە کراوی یەزدان ڕەحمەتی گشت عالەمی دوای خوا دنیا بزانێ تۆی ئەمیرم ڕەحمەتێ دۆزەخی خوا گەرچی گەرمی تۆڵەیە بۆ کەجڕەوان دۆزەخی خوا گەرچی گەرمی تۆڵەیە بۆ کەجڕەوان بۆ نەجات بوون حبی تۆ بۆتە بەشیرم ڕەحمەتێ دینەکەت بۆ وەردەگێڕن کافران و زاڵمان کۆششێکەن ئەی موسڵمانان زویرم ڕەحمەتێ ئەی لە دوای خوا گەورەتر مەوجود و ئەی دەریای جوود ئەی لە دوای خوا گەورەتر مەوجود و ئەی دەریای جوود خەڵکی ئازادن بە تەنیا من ئەسیرم ڕەحمەتێ ڕوڕەش و دڵخۆش بە لوتفی تۆم حەبیبی باوەفا کردە ڕەش نامەی ئەعمال ڕەش بگیرم ڕەحمەتێ کردە ڕەش نامەی عەمەل ڕەش بگیرم ڕەحمەتێ. اللهم صل على سيدنا محمد. ئازیزان و خۆشەویستانم کۆی بڕگە و بابەتی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆژمان پێشکەشکردن. ومێ دەکەم جێ ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عزیز و خۆشەویست بێ بە بڕگەی کابانی ماڵ کە لەلایەن خات و فەزیلە جەمال بە سپۆنسەری بەرهەمەکانی کۆمپانیای دۆلفینسی پێشکەشتانێکە کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆژمانێنین تا بە یەگەیشتنەوەیکی تر لە پەنای خوادابن تاعات و عیبادەتتان قبول بێ. خی بەخشندە و میهرەبان سڵاو بە ڕێزان و خۆشەویستان من فەزیلە جەمالم شارەزا لە بواری خواردن و چێشلێنە بێ خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێ بەرنامەی کابانان بە دیداریەوە بە ڕێز و خۆشەویست شاد ئەبمەوە
بەرنامەکانی من بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسێ کە خاوەنی برنجی دەنەپڕ و دەنگدرێژ و فستاوە ڕوونۆک و فاسۆلیا و دۆشاو و بەهارات و چەند بەرهەمێکی کەیە من بەم بەرهەمانەی دۆلفینسی لە ئارد و بەهارات و ڕۆن و ئەم بابەتانەی ئێستا دوو خواردن ئامادەکەمێکی لەوانە سەمون ئامادە ئەەکەم سەمونێکی تورکیا لەگەڵ شلەی نیسکێنەیە کە زیاتر مناڵان حەزیان لێ ئەبێت لەگەڵ بۆ نەخۆشەکان زیاتر بەکارە لەبەرەوەی مادەی ئاستی زۆرتیایە و جێگەی گۆشتمان بۆ ئەگرێتەوە. سەرەتا لە دەستپێکردنی ئیشەکەمان من بە دروستکردنی سەمونەکە دەست پێکەم چکە هەویرەکەم پێویستی بە هەڵهاتن هەیە تەنها وردەکاری لە قیاساتەکانە ئەکەین بۆ ئەوی ئیشەکەمان جوان دەرچێ هەمیشە ئیشی هەویر زۆر زۆر پشت بە قیاس ئەبەستێت ئەبێت مەزبوط بێت هیچ مشکلەیەکی نەبێت و قیاسەکانمان تەواو بێت. 4 کوپ و نیو من ئاردم پێویستە بێت هەمیشە کوپی پێوانەکردن بەکارێنم. چوار کوپۆنی و من ئاردم بەکارهێنام پێویستیم بە خومرە ئەبێت خومرە یەک کەوچکی چێش کەوچێکی تەواو پڕ خومرە بەکارهێنم لەگەڵ خومرە یەک کەوچکی چێشتی تەواو شەکر بەکارێنمان شەکر بۆ هاتنی هەویرە بێ هەر کاتێ خومرەمان بەکارهێنا پێویستە شەکریشی لەگەڵا بەکارێت کەوچکی خومرە بوو کەوچکێک لە شەکر بوو هەروەها کەوچکێکی زەڵاتەش ئەفو کۆچکێکی خوێشت لە خوێ بەکارێنم پڕیە کەوچکی چا خوێ بەکارێنم ئەم کەرەسانە کەمێ من بە عەجانە تێکەیان پاشان زەیت و هێلکەشی بۆ زیاد دەکەم کەرەستە وشکەکان کەمێ تێکەڵەکەم سپێنەی هێلکەم پێویستە بێت سپێن و زەردەنی هێلکەکە لە یەک جیا ئەکەمەوە کەرەستە وشکەکە من هەمووی بەیەکەوە تێکەڵ کرد لە ئارد و خومرە و خوێ و شەکر ئێستا پێویستیم بە یەک سپێنەی هێلکە ئەبێت لەگەڵ نیو کوب لە زەیتە ئەفو یەک لەسەر چواری کوپێک زەیت بەکارێنم تقریبان 3 کەوچکی چێشتەکە ئەتوانی کەرەشی بۆ بتوێنیتەوە ئەگەر حەزری بوو یەک کوب لە شیری گیراوە بەکارێنم شیری گیراوە یەک کوب ئاوی گەرمیش ئەنی لە شلەتێن گەرمتر بێ گەرمی تەواو نەئەویش یەک کوب بەکارێنم ئەمە من هەموو کەرەستەکانم تێکەڵ کرد لە کەرەستەی وشکیشا لە بەهاراتە حەزم لە زیرە هەیە زیرە زۆر بەتامە لە دروستکردنی سەمونە ئەمیش کەوچکێکی چای بۆ بەکارێنم زیرە ئێستا من ئەم کەرەستانە ئەوەنە تێکەڵەکەم هەتاوەکو هەویرێکی جوانم بۆ دروست دەکەم ئێستا هەویرەکەمان تەواو شێلرا بەرزیەکەینەوە کەمێکیش بەدەست ئەبێ بیشترین هەمیشە ئیشی هەویر بە تایبەتی سەمون و پیتزا هەویرەکە بێ کەمێ بەدەست بشێلیدێت کەمێک ئاڵ ئاکەمی لێرەیە قاپێکم پێویستە بێ کەمێ بەزەی چەوری ئەەکەین بۆی هەویرەکەی تێکەین هەویرەکە بۆی بە دیواری قاپەکەمانەوە لەمرسێ پێویستە سەرەتا کەمێک چەوریکەین پاشان بە دەست و بە ئار کەمێکی کە هەویرەکەمان ئەشێلین
ئەم هەویرە ئەتوانی تۆ وردە چەرەساتی تێکی ئەتوانی بە کشمیشەوە ئەشتوانی بە سەڵزەی وشکەوە یاخود بە هاراتەوە بیشێری من لێرە زیرەم بەکارهێنا زیرە تاموبۆنی زۆر خۆشە لە ناو سەمونە بە تایبەتی کاتێک کە لەگەڵ شۆربایە یاخود نیسکێنیا بە تایبەتی بخورێت کەمێک بەدەست بەم شێوازە ئیشێلین هەویری پیتزا و هەویری سەمون هەمیشە ئەبێ بەدەست بشێدرێن کە عجانە ناتوانێت بە تەواوی بیشێلێت هەویرەکەمان شێلا بەم زەیتە کەمێک لاکانی چەورەکەم ئێستا مەسەریدا ئاپۆشم بۆ ماوەی 20 خەلک من لە هەوای ئاسایی مەڵبەخە دای ئەنێم بۆی هەویرەکەمان هەڵێت هەویرەکان سەریدا ئەپۆشم هەوای ئاسایی مەڵبەخە دای ئەنێم بۆ ماوەی 20 دقە بۆی هەڵبێت و حەجمەکەی دوو ئەوەنەی لێبێت تا هەویرەکەمان ئامادە ئەوێت ئێسێمەش سوپەکەمان ئامادە ئەکەین کە من نیسکێنە لێ ئەنێم لە دروستکردنی نیسکێنیان پێویستیم بە پیاز ئەبێت لەگەڵ بیبەری تون و گێزار هەروەها نعنای وشکم پێویستە بێت لەگەڵ تونی و بەهارات و نیسکی سووریشمانە نیسکی سووری ورد کەمێکیش دۆشاوی تەماتە بەکارێن لە سەرەتای دەستپێکردنی ئیشەکەمان من هەمیشە مەنجەڵێک خەمە سەر تا ئاگرەکەمان مەنجەڵەکەمان بۆ گەرمەکە پاشان کەوتشێکی چێشت ڕۆن ئەەکەمە ناو مەنجەڵەکەوە پاشان کەرەستەکانی بۆ بردەکەم یەک کیلۆ کەرەستانە پیازەکە بۆی بەکارێنم ئەم کەرەستانە زۆر وردیش بێت یاخود زۆر گەورەش کێشەمان نابێت چکە دوایە من لە خەڵاتی ئەیام ئەشتوانی هەروە بە ئاسایی داینی وردی نەکەیت پیاز و گێزەر هەردووکی بەیەکەوە تێکەڵەکەم ئەمەوەکەمە سوور بنەوە نەرم بنەوە دوایی لە خەڵاتی ئەین بۆ ئەوەی یعنی هیچ دانێکی پێوە نەمێنێت هەر هەمووی ورد بێت ئەن ئێمە سوپی ئامادەهێن کە مناڵانش بە ئاسانی بتوانن بخۆن حەزیلی ئەکەم ناوەڵام کە نیسکەکەی بینی لە ناویا کەمتر ئەیخوات پێویستیم بە 3 دانە گێزەر ئەبێت ئەم کەرەستانە هەمووی تێکەڵ کرد چاوەڕی ئەەکەم 2 دقە تا تاوەکو کەرەستەکان سوور ئەبنەوە و نەرمە بێت پێویستیم بە نیسک ئەبێت نیسکی سوور بەکارێنم ئەمەوێت ڕەنگی چەشتەکەم مەیلۆ پرتەقاڵی بێت نەزەرد بێت و نەسووریش بێت لەبەرەوە لەگەڵ دروستکە بۆ یەک گێزەرم بەکارهێنا دۆشاوی تەماتۆ و زەردەچەوەش بەکارێنم ڕەنگەکەی مەیلۆ پرتەقاڵی دەرەچێت پێویستیم بە 2 کوب لە نیسکە بێت ئێستا نیسکەکەمان شۆردەوە نیسێکی جوانی ناسکە لەگەڵ هەنێ بەهاراتانم چەشتەکەم لێنەیەکێک لەوانە کە کورکۆم بەکارێنم واتە زەردەچەوەی لای خۆمە کەوچێکی چا بەکارێنم نیو کەوچکی چا لە بیبەری تون بەکارهێنم هەروەها زیرە کەرەستەی سەرەکیمە لە ناو نیسکێنەکە ئەمیش کەوچکێکی زەڵاتە بەکارێنم نعنای وشکم پێویستە بێ ئەمیش کەمێکی بۆ بەکارێنم کرەستەکانم یەکەوچکی تێڕایان بۆیە بەهاراتەکە بە تایبەتی زەردەچەوە یەکێکە لۆ بەهاراتانی کە لە ناو ڕۆنە ئەتوێتەوە هەر کاتێ زەردەچەوەمان لە ناو خواردنا بەکارهێنا پێویستەکە لەگەڵ ڕۆن و پیازەکە سووریکەیتەوە ڕەنگی زەردیەکەی زیاتر ئەبێت و بۆنوبەرانیشی خۆشە هەر بەهاراتێک و سیفەتێکی زەردەچەوەیەک یەکە لەوانەی کە پێویستە لەگەڵ ڕۆنەکە سوور بێتەوە پێویستیم بە ئاوی گەرم ئەبێت 2 کوب من لە نیسکم بەکارهێنا تقریبان 4 کوب لە ئاوی بۆ بەکارێنم خوێش کەوچکێکی زەڵاتی بۆ بەکارهێنم پێش ئەوەی کە چەشتەکەم ئامادە بێت جارێکە من تامی خوێەکەی یەکەمەوە ئەگەر خوێەکە خەم و ئەتوانی بۆی دووبارەکەیتەوە
یەکەوچکی زەڵاتەش لە دۆشاو بەکارێنم وتم نامەوێت تەواو ڕەنگیشی زەرد بێت و ناشمەوێت ڕەنگەکەی پرتەقاڵی بێت یاخود عەفو نامەوێت زەرد بێت و ناشمەوێت سوود بێت لەبەرەوەی ڕەنگی پرتەقاڵیم ئەوێت من نیو کەوچکی چێژ واتە کەوچکێکی زەڵاتە لە دۆشاویش بەکارێنم سووری ناکەمەوە چکە زەردەچەوەکەم سوور کردەوە دۆشاوەکە پێویستی بە سوورکردنەوە نیە ڕەنگێکی سووری ئاڵی جوانی هەیە خۆی لەگەڵ کەرەستەکانە ئەتوێتەوە ئێستا نیسکەکەی بۆ زیاد دەکەم ماوەی نیو سعات کاتی پێویستە بۆی بە ئیسراحات نیسکەکە و کەرەستەکان هەموویان بکڵێن پاشان لە خەڵاتی ئێستا نیسکێنەکەی من تەواو کوڵاوە قوڵپیا دوای 20 دقا بۆ 25 خولک بە تەواوی نیسکەکە دانە بەدانە عنی هەمووی هەڵوەشاوەتەوە لێک گێزەر و پیازەکەش نەرم بۆ ڕەنگێکی مەیلە و پرتەقاڵیشی لە خۆڵ گرتووە ئێستا بیرەکەم چاکەکەم تا ئیخەمە فڕنەوە و ئەبرشێت دوای نیسکەکەش لە عساریەوە هەویرەکەشمان بوو بەم شێوازە هەڵهات دوو ئەوەنی خۆی حەجمەکەی زیادی کرد ئێستا هەویرە سەرەکەی لە ئەبین تەنها بەدەست هەواکەی لێ دەرەکەن ئەبێ شێوازی هەڵهاتنی هەویر بم شێوازێ بێ ڕیشاڵ وەسێ ئەنجا ئەو هەویرە جوان هەڵهاتووە سۆر تێکی ناین بۆ ئەوەی هەڵهاتنەکەی نەمرێت تەنها ئەوەنە هەواکەی لێ دەرەکەین وەمان گونکێکی خڕی لێ دروستەکەم یەکەم بە یەک گونکی گەورە بە یەک پارچە نامەوێت سەمونی گوردووە دروستکەم یەک پارچەی گەورەی جوانمان تەرتیبەکەم ئەی خەمە ناوەڕاستەوە ئەتوانی سینەکە کەمی ئادی بەسەرا بفژێنی بەڵام ئەم قاغەزە ئاسانکاریمان بۆ دروستەکە قاغەزی ئەلەمینیۆم و فاڵکۆنمان هەیە نایلۆنمان هەیە ئەمە زیاتر بۆ ئیشی هەویر بەکارێت سەمونێکی خەڕی لێ دروست دەکەین هەوڵەیەم هەموو لاکانی بە یەک ئەندازە بەرز بێت لە دروستکردنی سەمونە چیرۆک بەکار نایێنین بۆ ئەو هەڵاتنی دانەمرێت باسنێکی خڕی لێ دروست دەکەم پاشان ئەتوانی بە پەنجە وەکو کولێرە بە پەنجەی جارانی خۆمان کە بۆڕۆن چەورەکرا لە ناو تەنورە ئەکرا ئابم شێوازە کوکولێرە بە پەنجە ئامادەکەیت ئێستا من ئەم سەمونەی کە دام ناوە ئەم هەویرەی کە دروستم کرد بەم شێوازە دای ئەنێم بۆ ماوەی چارێکێ تا 15 خولک بۆ ئەوەی جارێکی کە هەڵبێت هەتا ئەو ماوەیە ئەم هەویرەی من هەڵێت فڕنەکەی وەدا ئەگرسێنم هەمیشە بێ فڕەن بۆ کولیچاوە بۆ سەمون ئیشی هەویر هەموو ئەبێ پێشووتر گەرم بێ من ماوەی 15 دقا ئەم هەویرەم دائنێم بۆ ئەوەی هەڵبێت ئێستا هەویرەکەم تەواو هەڵاتەوتمان دوای 5 بۆ 10 دقا من 10 دقی هەویرەکەم داناوە بە تەواوی هەڵهاتووە زەردێنەی هێلکەم هەیە لەگەڵ شیری گیراوەیە یەک زەردێنەی هێلکە یەک وچکی چێشت لە شیری گیراوەی بەسە ئەمێ ڕەنگەکەی زۆر زەرد دەرنەچێت یعنی زەردێکی تۆخی مەیلۆ پرتەقاڵی بنوێنێت بەم شێوازە هەردووکیان تێکەڵەکەم ئەم زەردێنەی ئەم لە هەویرەکە بۆی سەمونێکی سەمونەکەمان ڕووی سەرەوەی جوانتر ببرژێت بە فڵچەیەک هەموو بەشەکانی پێ چەورەکە ئەتوانی تۆ بۆ ئەم سەموناوە بە سادەیی دایبنی ئەتوانی بە بەم شێوازەی منیش بەم جۆرە بیڕازێنیتەوە بە زەردێنیەکە یاخود ئەتوانین تەنها شیری لێبێ یاخود تەنها زەردێنی هێلکە بەڵام زەردێنی هێلکەکە کەمێک بۆنسادەیە کە شیرەکە تێکەڵ کرد ڕەنگەکەی زۆر تۆخ دەرناچێت کاڵ و جوان دەرئەچێت و بۆنسادی هێلکەکەشمان نایەڵێت پاشان بە کونجی وەڕەشکە من ئەیڕازێنمەوە تو ئارەزوی خۆتە لە ڕازانەوەیە چی بەکارێنی ئەتوانی بە سادەی دانی ئەتوانی سەوزەواتی وشک یاخود زیرە چکە بە زیرە دروستماکەن ئەشتوانی زیرەی بەسەرا بپژێنی ئەمانە هەمووی ئارەزوی خۆتە ئەمە خێنە ناو فڕنەوەتان پێشوتە من فڕنەکەم بۆ داگرساند بوو لەسەر 200 دەرەجە هەمیشە بۆ کولیچە لەگەڵ سەمونە یاخود ئەو ئیشانەی کە بە هەوی دەکرێن معجەنات هەموویان 200 دەرەجە دایەنێت 15 دقی بەسە ئەبرژێت ئێستا من کونجی بەسەراکەم کونجەکە پێشتر پێویست ناکا بێ برژێنی لەبەر خۆی لە کاتی برژانە فڕنەکە ئەوە نەگەرمە ئەبرژێت
ڕشکەش بەکارێنم دوو ڕەنگی جوانی شتێکەڵە بێت و هەردووکیشی بەتامە ئەم سەمونە ئەتوانی تۆ بۆ بەرچایی بەیانیانیش بەکاریبێنی سەمونێکی تورکیا من بە شێوازی تورکی دروستم کردووە تەنها قیاسەکانی بە مەزبوطی بزانە پێکاتەکانی ناوەی ئارەزوی خۆتەچی بۆ بەکارێنیت یاخود بەکاری ناوێت من ئەمە خەمە ناو فڕنەوە چاوەڕێ برژانی یەکەم ئێستا من نیسکێنەکەم تەواو کوڵا ئامادە بوو لێرێشا من تاوێک ئەخەمە سەر پێویستیم بە کەرێ ئەبێ دوو کەوچی چشت کەرێ ئەتوێنمە دوایەکەم بەسەر نیسکەکەیە هەروەها پێویستیم بە شیری گیراوە ئەبێ تقریبەن من نیو کوب لە شیری گیراوی بۆ زیادەکەم ئەم کەرەستانە من هەمووی بەیەکەوە تێکەڵەکەم و لە خەڵاتەیە تو ئەتوانی ئەبوو شێوازەش داینی پێشکەشێکەکەی بەڵام وا جوانترە بەلای منەوە کەسە و تەبیعەتی خۆی وا بەلامەوە جوانترەکە لا خەڵاتەی وام ئەمە یەکەمە خەڵاتە و کە تەواور بوو یەک جاریکە قوڵپێکی پێلی ئێم و لە ناو قاپە ئەیڕازێمەوە پێویستیم بە خەڵاتەیەکە بێ ئەگرەکەوانە کوژێنینەوە سوپەکەی تێ ئەکام بۆ ئەوی بە جوانی پیاز و گێزەر و سەوزەڵاتەکان بەهارات هەر هەمووی بەتەواوی وەربێ لەگەڵ نیسکەکە هەرچەندە نیسکەکە زۆر کوڵاوە تو ئەتوانی برنجیشی تێکەڵکە ئەم جۆرە نیسکێنە ئەتوانی ئەڕۆم شێوە بە سادەیش بکەن بەڵام کە بە سادەیی کردێت بە تەواوی تامی نیسکێنایە بەڵام کە برنجی تێکەڵەکەی تۆزێک تامەکەی کەمەوێتەوە تێکەڵکردنەکەی ئەوەنەی بەسە چکە زۆر کوڵا بوو یەک دقا تێکەڵکردنی بەسە هەموو یەکەمە ناو دەفرێکە تا بەشەکەی کەشی لە عسارەیە ئابم شێوازە شلێکی زۆر خەست و جوانی لێدرێت ئێستا هەموو شلەکە کەمەوە ناو مەنچەڵەکە لەبەرەوەی شیرم تێکەڵ کرد پێویستیم بە 1 تا 2 دقە لە کوڵان هەیە وەی تەواو شیرەکە شتامی نیسکێنەکە بگرێ پاشان لە ناو قاپێکە ئەیڕازێنینەوە بەهاراتەکەی هەموو تەواوە ڕەنگی تەواوە خەسێک پێشێبێ بەو ڕادەیە بێت نابێت زۆر خەز بێت چکە ئێمە سوپمانوێ ئەمە شلەی ئاسایی نیە بمانوێ ئێمە دەنگکۆڵەکانی لە ناویا دەکەوێت تەنها کەمی خەز بێتەوە بەسوان بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەش کۆتایبێنا باڵقەی ئەم جارێ بەرنامەی کابان کە دروستکردنی سوپ بۆ سوپی نیسکی سوور بۆ لێمنا هەروەها بە ئاردیش سەمونێکم دروست کرد سەمونی تورکی بوو قاژەکەی بۆ جوانیە دەرچوو ئسفنجی ئەتوانی لەگەڵ سوپامەی لیکەی هیوادارم بە دڵتان بێت تا ئەڵلقەیەکی کەی بەرنامەی کابان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ